سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. من پەریا بە بەرنامەیەکی تایبەت بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە خزمەتتاندا. بەنەوەی خۆم ئەم ڕۆژە مەزنە لە هەموو ژنان و پیاوانی ئازیزی خواز و بەرابەری تەڵە پیرۆزبایی یەکەم و هیوادارم تا کۆتاییان بەرنمەیە لەگەڵمان بن. ئازیزان، مێژووی ڕۆژی جیهانی ژن هاوکاتە لەگەڵ خەباتی سیاسی و کۆمەڵایەتی دژی هەڵاوەردنی ڕەگەزی و جنسی و چەسانەوەی چینایەتی. ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتیە بۆ خەبات لە پێناو بەدیهێنانی مافی یەکسان و هەلومەرجی باشتر لە ژیانی ژناندا. هۆکاری دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن ڕێزلێنان بۆ لە بیرەوەری خەباتی ژنانی کرێکاری کارگەی ڕستنی شاری نیویۆرکی ئەمریکا لە ساڵی 1857. هەلومەرجی دژواری کاری تاقات پڕوکێن و هەقدەستی کەمی کرێکارانی ژن کە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لا وڵاتانی خاوەن پیشەسازیشان بەشان لەگەڵ پیاوان هاتبوونە بازاڕی کارەوە، ئەوانی ناچار دەکرد ناڕەزایەتی دەربڕون و بێنە کۆڕی خەباتی یەکسانی خوازیەوە، چ بە شێوازی ڕێکخراوەی منەزەم یان نامنەزەم دژی ئەم چەسانەوەیە. لەم ڕۆژەدا کرێکارانی ژن لە کارگەیەکی چنین و ڕستن دەستیاندایە مانگرتن بۆ نیشاندانی ناڕەزایەتی بەرامبەر بە هەلومەرجی دژواری ئیش و خراپی هەقدەستیان. بەریوەری ئەم مانگرتنە لە لای کرێکارانی ئەم بەشە مایەوە و ناڕەزایەتی گشتی لەم بارودۆخە لای ژنانی کرێکار بەردەوام بوو. 8 مارسی 1970 دوای نیو سەدا ژنانی کرێکاری کارگەی ڕستنی کەتان لە شاری نیویۆرک لە ساڵیادی ئەو مانگرتنانە بەهۆی هەڵاواردن و هەژاری و گوشاری زۆری کار و هەقدەستی کەم دەستیاندایە مانگرتن. خاوەنکار و پاسەوانەکانی کارگەکە بۆ سەرکوتکردن و پێشگرتن لە سەرانسەری بوونەوەی لە ناو بەشەکانی تر ئەو ژنە مانگرتوانەیان لە شوێنەکەی خۆیان دەست بەسەر دەکەن. بۆ هۆکاری نەزانرا و ئاگر لە کارگەکە دەکەوێتەوە و تەنها ژمارەیەکی کەم دەربازیان ئەبێت کان 129 کرێکاری ژن لە ئاگرەکەدا گیانیان لەدەست دەدەن. لە ئەوروپا دووهەمین کۆنفرانسی سۆسیالیستی نێونەتەوەیی ژنان کە بە بەشداری 100 ژن لە 17 وڵاتی جیهانەوە هاتبوون بە پێشنیاری کلارا زێتکین، ژنە سۆسیالیستی ئاڵمانی لە 27 ئاگۆستی 1910 لە کۆپنهاگ ڕۆژی 8 مارس دەستنیشان کرا وەک ڕۆژی ژن بۆ بەرگری لە مافەکانیان بەگشتی لە بەرانبەر هەڵاوەردنی جنسی. یەکەمین ڕۆژی جیهانی ژن لە مانگی مارسی 1911 لە دانمارک، ئاڵمان، نەمسا، سویس و ئەمریکا بەڕێوەچوو. بە سەدان ژن بەشداری بەڕێوەچوونی ڕۆژی ژن بوون. سەرەکی ترین داخوازیەکانیان ئەو کاتە بریتی بوون لە یاسایەک بۆ پاڵپشتی کرێکارانی ژن، مافی دەنگدان و بەشداری لە هەڵبژاردن، دژایەتیکردنی شەڕی ئەمپریالیزمی نێودەوڵەتی، هەقدەستی یەکسان بۆ ژن و پیاو لە کاری یەکسان، 8 ساعەت کار، پشتگیری لە دایک و منداڵی ساوا و دیاریکردنی لانیکەمی هەقدەست. ئەزمەی ئابووری گشتی جیهانی لە ساڵەکانی سیەکانی سەدەی ڕابردوو هەروەها بەرزبوونەوەی هەڕەشەی فاشیزم لەم پەیوەندیەدا پرسی ژنار و دۆخی خەباتی ئەوانی خستە پەراوێزەوە. لە نێوان دوو شەڕی گەورەی جیهانی بێجگەرە و داخوازیانەی کە پێشتر ئاماژەم پێکرد، داخوازی مافی منداڵ لە باربردن و داکۆکی لە دایکان بوو بە زەرورەتێکی گەورە. خەبات بۆ لە باربردنی بزوتنەوەیەکی بەهێزی لێکەوتەوە. بەهۆی نالەباری ئابووری ئەوروپا ساڵانە نزیک 1 ملیۆن ژن ناچار بوون منداڵ لە باربرن لەبەر ئەوەی توانایی بەخێوکردنیانیان نەبوو. کاریگەری خراپی نایاسایی بوونی منداڵ لە باربردن و بەڕێوەچوونی ئەم کردەوەیە بە شێوەی نایاسایی و دوور لە چاودێری تەندروستی لە ساڵی 1931 بە تەنها لە ئاڵمان 44,000 ژنی کردە قوربانی. لەلایەکی ترەوە کێشەی نایەکسانی ژن و پیاو لە بەرانبەر کاری یەکسان، کەمکردنەوەی ساعەتکار، دابەزاندنی نرخی شتومەک و هتت داخوازیەکانیان بوو کە بۆ ئەمڕۆی ئێمەش نامۆ نین. بە هاتنە سەرکاری دەسەڵاتی دیکتاتۆر و فاشیست لە ئاڵمان و قەدەغەکردنی هەر جۆرە ڕێکخراوی مخالف دەرفەتی بەرپاکردنی ئەم ڕۆژە دژوار و ناممکن کرد. لە دوای شەڕی جیهانی دووهەم لە وڵاتانی ئەوروپای ڕۆژاوا لە ساڵی 1946 بۆنەی 8 مارس بەڕێوەچوو. لەم وڵاتانە بەڕەسمی لەلایەن دەوڵەتەوە شکۆدار بەڕێوەچوو وەک نیشاندانی خەمخۆری بۆ کێشەکانی ژنان. ئێستا 8 مارس لە زۆری وڵاتانی دنیا هەموو ساڵێک شکۆدار بەڕێوە دەچوت و وەک ڕۆژی ناڕەزایەتی گشتی بە بندستی و تونند و تیژی بەرانبەر بە ژنان و هەروەها ڕێزگرتن لەو کەسانەی کە ئاگری ئەم خەباتەیان هەڵگرسان بۆ باشترکردنی دۆخی ژنان.
دەستکەوتەکانی دوو دەیەی ڕابردوو پێشڕەوی بۆ چەسپاندنی یەکسانی هەمەلایەنە بۆ سەپاندنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی ژنان کەم نین. لە زۆربەی وڵاتانی جیهان مافی دەنگدان و بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن و بەشداری هەڵسوڕانی سیاسی و کۆمەڵایەتی بەڕەسمی ناسرا. هێشتا لە زۆربەی وڵاتانی جیهان لە چوارچێوەی خێزان و کۆمەڵگا و یان شوێنی کار ژنان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. یاسای مەسهەبی و پیاوسالاری دژەژن لە زۆر وڵاتی دواکەوتوی جیهان ژنان ئازار دەدات و کاری پێ دەگرێت. هێشتا لە پێشکەوتوترین وڵاتانی جیهانیش هێزی کاری ژنان بەرامبەر بە کاری یەکسان لەگەڵ پیاوان هەرزانترە. ڕێژەی داهاتی ژنان زۆر کەمترە بە بەراورد بە پیاوان و 3/4 نەخۆیندەوارەکانی جیهان ژنانن. ژنان و منداڵان گەورەترین قوربانی ئاوارەیی شەڕەکانن. دیاریکردنی جلوبەرگ بۆ ژنان، حیجابی زۆرەملێ، قاچاق و کڕین و فرۆشتنی ژنان، دەستدرێژی سێکسی و جەستەیی، توندوتیژی و ترۆر لەژێر ناوی ناموس و شەرەف و هتت نمونەی بندەستی ئاشکرایەکە کە ڕۆژانە وەک دیاردەی ئاسایی دژی ژنان بەڕێوە دەچێت. زیاتر لە 100 ساڵ بەسەر مێژووی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن تێپەڕ دەبێت. بەڵام هێشتا هۆکار زۆرن بۆ ژنان و پارێزەرانی مافەکانی ژنان لەم ڕۆژەدا لە سەرتاسەری جیهان بێنە مەیدان بۆ بەرگری لە مافە سەرەتاییەکانی ژنان. ئازیزان، بۆ ئەو بەرنامە تایبەتە ئێمە دەمانەوێت 8 مارس و هەلومەرجی ژنان لە ئاستی جیهان و ئێران و کوردستان بخەینە بەرباس و لێکۆڵینەوە. بۆ ئەم تەوەرەی ئەمڕۆمان دوو میوانی بەڕێزمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵ هاوڕێیان گەلاوێژ ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و نوێنەرایەتی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و هەروەها هاوڕێ پەیمان ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار. هاوڕێیان وێرای پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژن سڵاوتان لێبێت و بەخێر بێن و سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە تایبەتەدا. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆەوەش. سەرەتا دەچینە لای هاوڕێ گەلاوێژ. هاوڕێ گەلاوێژ با پرسیاری ئەوڵم لێرەوە دەست پێ بکەم. بارودۆخی عمومی ژنان لە ئاستی دنیادا چۆن ئەبینن؟ بەڵێ پێشەکەی مۆڵەتم پێدەن کە بە بۆنەی 8 ماش ڕۆژی جەهانی ژن پیرۆزبایی خۆم ئاراستەی ئێوە و هەموو ژنانی کرێکار و زەحمەتکێش هەموو ئینسانەکانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب پیرۆزبایان لێ بکەم و هیوادارم ئەو ڕۆژە بێ بە هێمایەک بێ بە سەراغازێک بۆ دەستپێکردنی خەباتی چراوتری چینی کرێکار و زەحمەتکێش و هەروواژنانی چەساوە لە دژی دەوڵەتانی سەرمایهدار و چاوسێنەران. لە وەڵامی پرسیارەکەتدا دەبێ بڵم کە ئەو ساڵ لە شەرایطێکدا بەرەو پێشوازی 8 مارس ڕۆژی جەهانی ژن دەڕۆین کە سەرڕایەوە کە زیاتر لە 2 ساڵە پەتای کۆرۆنا تەواو دنیای شڵەقاندەوە نەتەنیا ژیانی میلیۆنها ئینسانی کردە قوربانی، بەڵکو بوو بە هۆی ئاڵگۆڕێکی زۆر لە باری ئابوووریەوە، لە باری سیاسیەوە، لە باری کۆمەڵایەتیەوە لە تەواو جیهاندا، بە تایبەت لە وڵاتانی جەهانی سێوەم، لە وڵاتانی مەسەلەن بڵین وەکو ئێران و وڵاتانی دراوسێ. ئەم وەزیەتە کۆرۆنا بوو بەهۆی ئەوەی کە شیرکەت‌های زۆر یا کارخانەهای چکۆڵەی زۆر دووساری قەیران و وەرشکەست بن و وەرشکەستگی ئەو کارگات چکۆڵانە بوو بەهۆی ئەوەی کە بە میلیۆنها ئینسانی کرێکار و زەحمەتکێش بێکار بن. بەڵام ئامارەکان ئەوەمان پێدەڵێن کە زۆربەی زۆری قوربانیانی ئەم بێکار سازیە
بەهۆی پەتای کۆرۆنا لە زیاتر لە 2 ساڵ و وردەیەک زۆرتری قوربانیانی ژنان بوون. ژنانێک کە تاکو ئێستا لە کۆمەلگا بەهۆی ستەمی جنسیەتی بەهۆی ئەوەی کە دەوڵەتانی سەرمایهداری پێویستیان بەوەیەکە هێزی کاری ژنان هەرزان ڕاگرن بەوەی کە سوودێکی زۆرتر پارەیەکی زۆرتر بخەنە گیرفانیان زیاتر لەوە فەقیر بوون و تووشی هێڵی چەند هەژاری چەند بەرابەر لەژێر خەتی فەقردا بن. هەروەها سەرمایهداری لەلایەکی دیکەوە بەهۆی ئەوەی کە سەرمایهداری جیهان بۆ و بەهۆی ئیجرای پرۆژەکانی نەوەلیبرالیسمی و هەروەها خصوصیکردنەوەی کارخانەکان و شیرکەتەکانی کە سەرمایە بەدەستێن بۆ دەوڵەمەندان بە ئیجرای ئەم پرۆژای نەوەلیبرالیستی ژنانێکی زۆر لە کارخانەکان و لە کارگاکاندا ئەوانش کاریان لە دەستدا و پاڵیان پەیوەندرا بۆ کارهای غیرڕەسمی کارهای غیرڕەسمی لە کارگاکانی سکۆڵا یا وەکو دەستفرۆشی لە خیابانەکان و لە مترۆکان و لە کارگاهای چووکە و هەر ئەوە بوو بەهۆی ئەوەی کە وەزعیەتی ژنانی کرێکار لەوەی کە بوو لەمەش خەراتر بێ بەهۆی ئەوەی کە ژنان لە کارگاهای چووکە کار دەکەن و یا کاری دەستفرۆشیەکەن و یا لە قاڵی بافەکان لە ژێر زەمینەکان بە سەعاتکاری دوور و درێژ کار دەکەن لە هیچ حەقی بیمە و هەروەها مەزایای کار وەکو کارگەرێکی ڕسمی بەهرەمەند نین. هەروەها کاری موقت وای لەوان کردووە کە لە وەزعیەتی ژنان کردووە کە ئەمانە ناتوانن بژیوی ژیانی خۆیان و منداڵەکانیان تامینکەن بەداخەوە ژنانێکی زۆرشی هانداوە بۆەوەی کە پەنابەرن بۆ کارهای سەدەمەدار وەکو لەشفرۆشی و ئەوانە هەتا زۆرێک لە ژنان تووشی دەتوانم بڵام تووشی ئیحتیات بوون تووشی نەخۆشی ئەفسۆردەگی بوون و زۆر موسیبەتهای دیگەی تری کۆمەلگا بەرەو ڕووی ژنان بۆتەوە بەهۆی ئەوە کە ژنان لە بازاری کاردا ئیخراج کران و هەروەها کاری موقەتی دەکەن بە پێی ئەو گزارشی ینی گزارشاتێکی زۆر کە لە وڵاتانی زۆر و هەروەها لێکۆڵەرەکانی ئابووری داوێنا نیوەی مەوادی غەزایی لە دنیادا بەدەستی ژن بەرهەمدێ لە حاڵێکدا 62% لە ژنانی جیهان خۆیان لەژێر هێڵی فەقردا دەژین یانە تووشی قاتی بوونەتەوە باوجودیەوە کە سەرایە کە 3/2 کاری جیهان بەدەستی ژنان ئەنجام دەدرێ ئەمما 70% لە ژنان جزوی هەژارانی دنیاە ئەمە لە حاڵێکدایە کە فقط 10% لە داهاتی دنیا دەکەوێتە دەست ژنان لە کاتێکدا نیوەی مەوادی غەزایی و کاری بەرهەمهێنان لە شوێنێک کارانە کە هیچ ئەمنیەتێکیان نییە نەتەنیا سەعات کاریان معلوم نییە حەقدەستیشیان بە چەند بەرابەر لە پیاوان کەمترە حتا لە باشترین وڵاتانی پێشرەفتە لە وڵاتانی ئوروپاییش حەقدەستی ژنان بەنسبەت پیاوان کە کاری بەرابەر دەکەن زیاتر لە 77% نییە ئەم کەمبوونی حەقدەستە بۆتە هۆی ئەوەی کە ژنان لە بواری هەم لە بواری اقتصادیەوە ئابوووریەوە هەم لە بواری سیاسیەوە هەم لە باری کۆمەڵایەتیەوە بکەونە دواوە مادام کە ژنان نەتوانن لە باری ئابوووریەوە ئیستقلالی خۆیان بەدەست بێنن سەر بەخۆبن مەجبورن زۆر تند و تیژی و نابەرابەری قبول بکەن حتا لە شۆنی کاردا ئەمانە تووشی بەرەوڕووی تند و تیژی جنسیەتیش دەبنەوە بەڵام لە ترسی ئەوەی کە کارەکەیان لەدەست نەدەن لە ترسی ئەوەی کە بتوانن زگی خۆیان و منداڵەکانیان پڕکەن و نانی شەویان لەدەست نەدەن هیچ دەنگ ناکەن بێدەنگ دەبن و لە بەرابەر ئەو هەموو تند و تیژیە
و هەروەها کاری سەخت و سەعاتکاری دوور و درێژ ناسارن هەر کار بکەن. وەزعیەتی ژنان لە تەواو دنیادا گەرچی لە بازە وڵاتانێک باشترە بەهۆی ئەو دموکراسی بورژوایی کە مەسەن لە وڵاتانی غەربی ئوروپادا هەیە، بەڵام دیسانی ژنان لە هەموو وڵاتانی دنیا بەرەو ڕووی توندوتیژی دەبنەوە. بە تایبەت لە وڵاتی ئێران ئەگەمە بگەڕینەوە سەر وڵاتی ئێران، دەوڵەتی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە هێرشی کردە سەر ژنان بۆەوەی کە تەفرقە بخاتە نێو چینی کرێکار و هەروەها بۆەوەکە بۆ خۆی بتوانێت هاسانتر دەسەڵاتی خۆی دامەزرێنێ و هەروەها ژنان وەکو نیوەی هێزی کاری کۆمەلگا هێزی کاریان بە هەرزانتر بکرێ هێرشی کردە سەر ژنان بە تەحمیلی حیجابی ئیجباریەوە و هەروەها لەلایەکەوە بە شەرعیکردنی سیغا بە بێکاری ئەوان بە جوداکردنەوەی ئەوان لە شوێنی کاری پیا و حتا لە نێو ئۆتۆبۆسەکاندا لە نێو دانیشگاکاندا لە نێو مەدرسەکاندا یعنی ژنان بەرەو ڕووی توندوتیژی لە بواری ئابووری و سیاسی و قانونی لەلایەن خودی دەوڵەت بوونەوە و ئەوە بوو بەهۆی کە ژنان لە نێو کۆمەلگاشدا حتا لە نێو بنەماڵشدا تووشی توندوتیژی بنەوە و ژیانێکی وەزعیەتێکی نابەرابەر یعنی تەبعیزێک لە سەتی دەوڵەت و قانون و سیاست و ئابووری و کۆمەلگا و خانەوادەدا بەرەوڕووی ژنان بووە. ژنانێکی زۆر کەم نەبوونەوە ژنانێک احترازیان کرد هەر لە سەرەتای ئەوەڵی هەشتی مارشی ساڵی 1357ەوە بە هەزاران ژن لە ئێران و لە دایان شاری ئێران ڕژانە خیابانەکان اعتراضیان کرد بۆ سیاسەتی دەوڵەتی کۆماری ئیسلامی و تا ئێستاش کە زیاتر لە 4 دەهەیە کۆماری ئیسلامی لە سەرکارە و ژنان دەچەوسێنێتەوە، ژنان بێدەنگ دانەنیشتون، بەدایان و سەدان ژن کەوتنە زیندانەکان، بەدایان و سەدان ژن لە زیندانەکان شکەنجە کران و ئێعدام کران. ژنان لە خیابانەکاندا بەرەو ڕووی توندوتیژی بوونەوە. هەروەها لە نێو کۆمەڵگاشدا ژنان هیچ پشتیوانەیەکیان نەبوو. لە نێو خانەوادەشدا ڕۆژ نییە کە ژنان بەرەو ڕووی توندوتیژی نەبنەوە. ڕۆژێک لەژێر ناوی نامۆز دەکوژرێن بەبێەوەی کە قاتڵەکان بەرەو ڕووی یاسا ببنەوە. دەوڵەتی کۆماری ئیسلامی هیچ یاسایەکی نییە بۆەوەی کە بەر بە توندوتیژیە بگرێ، بۆەوەی کە حتا قەتڵی ناموسی مەسەڵەن کەم کاتەوە بگرە دەستی قاتڵانی ئاوەڵا کرێتەوە بۆەوە کە ژنان لە هیچ بوارێکەوە ئەمنیەتیان نییە. بەڵام دیسانیش ژنان نەترساون لە وەزیەتە، نەترساون لە سەرکوبی دەوڵەت، نەترساون لە زیندان و لە شەڵاق و لە فشاری کۆمەلگا و حتا خانەوادە بێدەنگ دانەنیشتون و هەموو ڕۆژێ ئێمە شاهیدی ئەوەی کە ژنان زیاتر لە جاران دەکەونە خیابانەکان و ئێعتراز دەکەن و حتا لەو ئاخێزانەی کە لە دەیمای 96 ڕوویدا یا لە ئابان مای 98 ڕوویدا یا احتساب و اعتراضاتی معلیمان لە چەند مانگی ڕابردوودا ڕێژەی بەشداربووانی ژن زۆر بەرچاو بوو و ژنە زۆر دەتوانم بڵێم لە زۆر جاریش زۆر بەتواناتر دەنگی ئێعتراز و نفرەت و بێزاری خۆیان لە سیاسەتهای ئاپارتایدی جینسی کۆماری ئیسلامی لە ستەم و هەڵاواردن لە ئەلەی توندوتیژی لە ئەلەی نابەرابەری بێ عەداڵەتی ئێعترازی خۆیان بەرز کردەوە. هەروە کەم نەبوو لەو ژنانەی کە لە جەریانی ئەحساباتی کارگەرانی نێشتەکەری هەفتەپا یا کارگەرانی هەبکۆ یا کارگەرانی نەفتی ئاواز، کارگەرانی خاتوناباد، ژنانی خانەوادەی کرێکارەکان هاوشان دەگەڵ پیاوانی کرێکار لە احتسابەکان و لە اعتراضەکاندا بەشداریان کرد و توانیان پاشەکشەکەن بە کارفەرمایانی ئەم شرکەتانە و حتا بەشێک لە خاستەکانی خودی چینی کرێکار مسۆگەر. ئەمە نیشان دەدەکە
هێزی میلیۆنی چینی کرێکار کە نیوەی ئەم هێزە لە بن نهاتووە ژنانی کرێکار و زەحمەتکێش و چەساوان پتانسیێلی ئەویان هەیە زەرفەتی ئەویان هەیە کە بتوانن دەور و نەخشیان هەبێ لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا. هەروەها لە کوردستانیش کەم نەبوون هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە کوردستان ئازابی سیاسی تێدا فعالیەتی دەکرد و بەتایبەت جەریانی چەپ و کۆمونیستی وەکو کۆمەڵە بەدەیان و سەدان کچ و ژن ڕویان کردە خەباتی سیاسی و چەکداری و بەدەیان ژن و کەس لە ڕیز شان بەشانی پیاوانی پێشمەرگە لە هەموو مەیدانەکانی شەردا لە سەنگەرەکاندا دژی داگیرکەری لەشکری کۆماری ئیسلامی شەڕیان کرد و گیانیان بەخت کرد. ئەمانە بوون بە سمبولی قارەمانەتی خۆراگری ژنانی کرێکار و زەحمەتکێش لە بەرابەر داگیرکەردا، لە بەرابەر مەسهەبدا، لە بەرابەر کۆنەپەرستیدا، لە بەرابەر پیاوسالاریدا بۆ ئەوەی کە ئازادی و بەرابەری مسۆگەر بکەن. ئەمە بوو دەرسێک و ئازمونێک بۆ کولی شۆڕشی ژنان لە خاوەرمیانەدا. دەتوانین بڵین نمونەی خۆراگری ژنانی باکوور ئەمە خۆی ینی ئیدامەدانی ئەو ڕەوتە بوو کە ژنانی کۆمەڵە ئەم سنەتە بوو کە ژنانی کۆمەڵە لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا دامەزران بە هەزاران ژن لە باکوور بەرەنگاری داعش و بەرەنگاری دەوڵەتانی کۆنەپەرست بوونەوە و بەرگێکی زیێڕینیان لە تاریخ نەخشان کە بوو بە سمبولێک لە کولی جنبشی ژنان لە جیهاندا. ئەمانە توانیان سرنجی تەواوی جیهان بەرە خۆیان ڕاکێشن و تەواوی جیهان کەم نەبوونەوانەی کە پشتیوانیان کرد لەو خەباتە ڕەوایی خەڵکی باکوور کە ڕێژەی ژنان لەو خەباتە چەکدارانەدا یەکجا زۆر بوو. ژنان لە باکوورەوە توانیان بە دامەزرانی قانونێک دەسەڵاتی خەڵک لە کوردستان دەسەڵاتی شۆڕایی لەوێ دابین بکەن. ژن و پیا وەکو یەک لەو شۆڕایانەدا لە دەسەڵاتدا بەشدار بوون. هەم قانونیان دانا هەم بەڕێوەبەری قانون بوون. لە کاتێکدا سووریە بوو بە مەیدانی ململانی شەڕی هێزە ئەمپریالیستیەکان و دەوڵەتە زلهێزەکانی وەکو رووسیە و ئێران و ئەردۆغان و خودی دەوڵەتی بەشار ئەسەد، بەڵام ژنان لە کوردستان توانیان کە دەسەڵاتی خۆیان شان بەشانی پیاوان بەڕێوە بەرن و ئازادێک و دەستکەوتێکی وا بەدیبێنن کە تا مێژوو مابێ دەتوانێت ئۆلگویەک بێ سمبولێک بێ بۆ شۆڕشانی داهاتوو. هەروەها ئەگەر چاو لە وڵاتێکی لە ئەفغانستان وەکو دراوسەی ئێرانیش بکەین بە دوای هاتە سەرکاری دەوڵەتی تاالبان ژنان لە هەموو بارێکەوە کەوتنە ژێر هێرشی دەوڵەتی تاالبان. لە هەموو ئەو وڵاتانێک کە ئیسلام جزێک لە دەوڵەتە یان جزێک لە دەسەڵاتە و قانونی شەریع ئیسلامی خەریکە حکم دەکە، ژنان یەکەمین قوربانیانی ئەو وڵاتن هەم دەتا وڵاتانی ئیسلامی بەتایبەت نمونەی بەرچاوی ئەوانە ئێران و ئەفغانستانە. ژنان نەتەنیا لە بواری ئابوووریەوە ینی تووشی هەڵاواردن و تەبعیز بوونە، لە بواری جنسیەتیشەوە زۆڵێکی دیکەیان لێ دەچێ. پیاوسالاری بۆتە کوچێک لەسەر ژنان کە مانەیەکە لەسەر ڕێگای ژنان کە بتوان ئازادانە بۆ خاستەکانی بەرهەقی خۆیان خەبات بکەن و بڕژیانە شەقامەکان و ڕێکخراوی خۆیان پێبێن و شان بەشانی پیاوانی هاوزنجیر و چینی خۆیان خەبات بکەن بۆ ئامانجەکانیان. دیارە تەمکەشی ژن، هەڵاواردنی جنسیەتی، تندوتیژی لە دژی ژنان، ئەوە زایدەی نیزامی سەرمایه‌داری و مالکیەتی خصوصیە. مادام کە
دەوڵەتانی سەرمایهداری لەسەر کابن مادام کە مالکیەتی خصوصی وجودی هەبێ ستەمکەشی ژن هەڵاوارنی جنسیەتی ناتوانێت بنبڕ بێ گەرچی بە مبارزات دەتوانی ئەوانە کەمکەیەوە بەڵام ناتوانانی بڵین ژنان دەتوانن خۆیان بە تەواوەتی ڕزگارکەن مادام کە دەوڵەتانی سەرمایهداری و مالکیەتی خصوصی دەسەڵاتدار بێ بۆیە ئێمە پێمان وایە کە ڕزگاری نەهایی ژنان گرێ دراوە بە خەباتی چینایەتی چینی کرێکار گرێ دراوە بە خەباتێکی کە ینی قارئامیزە هیچ سەری سازشی نییە دەگەڵ دەوڵەتانی حاکم بەڵکو دەبێ دەوڵەتانی دەسەڵاتدار بڕۆخێن و مالکیەتی خصوصی لە بین بچێ و واروات دنیایەکی نوێ کۆمەلگایەکی نوێ ینی نیزامێکی سۆسیالیستی بەدی بێ ئەو وەختە ژنان و پیاوان دەتوانن لە ئازادی و بەرابەری کامل بەخۆردار بن و ئەو قانونانەی ارتجاعی کە نەتەنیا لە بین بچێ بەکو قانونی مساوات و عەداڵەت جێگیری ئەوانە بێ قانونێک کە هەموو ئینسان ژیانێکی هەبێ کە شیاوی ئینسان بێ یعنی بەبێ جیاوازی بەبێ هەڵاوارنی جنسی یا نەتەوایەتی یا مەسەبی بۆیە بەداخەوە ئەگەر چاک بەشێنین لەو چەند دەهەی ئەخیرشدا وەزعیەتی ژنان لە دنیادا نە لەباری ئابووریەوە نە لەباری سیاسیەوە نە لەباری کۆمەڵایەتیەوە نە لەباری تونندوتیژیەوە وەزعیەتێکی زۆر باشی نییە ئەمەش هۆی ئەوەیە کە دەوڵەتانی سەرمایهداری پێویستیان بەوەیە کە ژنان کۆیلەم بێننەوە ژنان کۆیلەکان بن هاوڕێ پەیمان لە درێژە قسەکانی هاوڕێگەلاوێژە کە باسی شەڕ و بەرخۆدان و مقاومەتی ژنانی کرد بەڕای ئێوە شەڕ چه ئاسەوارێکی لەسەر دۆخی ژنان هەیە بە تایبەت کە ئێستاکە شەڕێک لە نێوان رووسیا و ئۆکراین لە ئارادایە بزوتنەوەی ژنان دەبێت چۆن هەڵوێست بگرێ بەرامبەر بە شەڕ بەڵێ لە سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەری کاناڵەکەتان هەروەها لە سەرەتا 8 مارس ڕۆژە ژنی کەتکار لە هەموو ژنێن ئازادی خاز لە کەسانی ئازادی خاز و تایبەت ژنانی کورد و ژنانی کو ئێستا لە زیندان لە مەیدان لە سەنگەر بەرخۆدانی ئەکەن پیرۆز دکەم بێگومان کاتی کۆیمە 8 مارس پیرۆزەکەن ئەف پیرۆزبایە تەنیاوەکە ڕۆژێکی کۆوەرە پیرۆزکردن تەنیانینە ڕۆژێکی کۆ بەرخۆدانی ژنان تەکۆشانی ژنان سەرکەفتنی ژنان پیرۆزەکەن و ئەف تەکۆشانە لە ڕۆژی ئەمڕۆداژی هەر ڕۆژ فراوانتر دەبات تەکۆشانی ژنان بەرزتر دەبا و ژنان بۆ مافێ وەکەوی بۆ مافی ئازادی ئێستا دەبینن و هەم لە کوردستان هەم جیهاندا بۆ مافی خۆیان تەکۆشان دەکەن لەبەرەوە بۆ ئێمە گرینگە بە 8 مارسرە ئەو ساڵە 2022 کۆ ساڵێکی کۆ بەڕاستی لە هەر لایەکیدا هەم شیدەت و توندوتیژیەک و لەسەر ژنان بەڕێوا دەچە ئەمە هەمان کاتەژی بەرخۆدانی و تەکۆشانی ژنان هەیە نەقبولکردنی ژنان بۆ ئەو سیستەمە هەیە ئەوە زۆر گرینگە ئەگەر بگەڕن تایبەت بۆ مەسەلەی شەڕ ینی شەڕ لەسەر ژنان چ تەئسیری هەیە ئەگەر ببینن شەڕی کونا ئێستا لە جیهانی بەڕێوا دەچێت شەڕی سەرمایهداریە شەڕی دەسەڵاتیە شەڕێ ناوبینی دوو هێزن دەسەڵاتە و هەردووش بە یەک زیهینیەتن ئەگەر تایبەت ئێستا ئێمە ئەو شەڕە وەک شەڕی جیهانی سیامین بەناو دەکەن کۆ ئێستادا تایبەت بە شەڕی ئۆکراینیا و رووسیا دەبینن کۆبڕاستی شەڕی جیهانی سیامین دە ئاستی سەرێدا و شەڕی جیهانی سیامین دروست بە ئەو شەڕە چ تەئسیرێک لەسەر گەلان دکە چ تەئسیرێک لەسەر ژنان دکێ بنێن تایبەت لە شەڕاندا هەم لە مێژوودا و ئێستادا تایبەت لە وان ساڵێن داوی لە کوچاو لێ دکن شەڕ زۆرتر تەئسیر لەسەر ژنان دکێ زۆرتر تەئسیر لەسەر مناڵان دکێ زۆرتر بنێ شەڕی کو دروست دەبێ ئەوەندە کۆچبەری زۆرتر دەبێ گوهرتنی گۆڕانکاری دەمۆگرافی یەکجار زۆر دەبێ ژنان قەتلی عام دەبن کۆچبەر ئەبن دەربدەر دەبن یانێ لێرەدا ئێکۆ زۆرتر تەئسیر دەبێت لە شەڕێ ناوبینی دەسەڵات شەڕێ دەسەڵاتی کۆ بەڕێوا دەچە
ئێکۆ زەرەر دەبینە زۆرتر لێرەدا ژن و مناڵ و کۆمەڵگەیە لەبەر بێ شەڕێ ئەگەر تایبەت نمونە بدەن ئەگەر باس لێ بکەن تایبەت 2011 کۆ ئێمە مەسەلا وەک بەهاری عەرەبان تێناسین پڕ کەس وەکە بەهاری گەلان بەناو دەکەن کۆ بە سەرهەلدانی گەلای کۆ دەست پێ کرد و دە هەمان وەختە ئاوابووینی داعش بە دەستی هێزێن ئەبەرقودرەت هێزێن دەرەکی کۆ داعشیان بە ئەو زیهنیەتە دروست بوو ئەو داعش بەریانداوە لە ڕۆژهەلاتی ناوەڕاست ئەو شەڕە گورتر بوو ئەو ئەر شەڕێک و بە داعشڕە دەست پێ کرد تایبەت لە 2011 زۆرتر تەئسیرێ خۆی لەسەر ژنان کرد چونکی دە ئەساستا زیهنیەتی داعشی کو پێش کرد ئەساس ژن حەدەف بوون ئەوە بنمونەی بەرچاو هەیە شەڕێک و پێشکەت سووریەدا لە وڵاتیان عەرەب لە شەنگاڵ لە ڕۆژئاوا یعنی ئەوەدا داگیرکەر سەرەتا شەڕ ژن حەدەف ئەگرە ئەوە زۆر بڕۆنی دەردەکەوە بەرچاو کاتی کو شەڕێک دەبێ کاتی کو هێزێک دەهەوێ وڵاتێکی داگیر بکێ لە سەرەتا ژن حەدەف دەگرێ لە ئەو شەڕەدا ژن بە خەنیمەت دەگرێ ژنان لە کۆڵاندا دەفرۆشن ژنان لە جیگەی خۆیان بێوار ئەبن یعنی لێرەدا ئەو شەڕە زۆرتر تەئسیرێک کۆ لەسەر ژن ئەتوانن ببینن لە جیهاندا ئێستا زیهنیەتێکی نەتەودەوڵەت زیهنیەتێکی پیاوساڵاری کۆ بەدەستی ئەو هێزێن ئەبەرقودرەت حاکمە لە جیهاندا بەنڕێن ساڵانی ڕابردوو کەسێ وەکە ترامپ پوتین ئەردۆغان بەشار خامنەئی یعنی ئەو زیهنیەتی کۆ ئێستا لە جیهاندا ئەگەر تایبەت بناو بکەن دە شەخصێ ئەو کەسانەدا کۆ تایبەت رووسیا ئەمریکا تورکیا وەک هێزن ئەبەرقودرەت خۆیان بناو دەکەن و هێزن کو جیهان بەڕێوا دەبن یعنی لە شەخصیەتی سەرۆکی ئەو وڵاتانەدا زیهنیەتی پیاوساڵاری زیهنیەتی تەجاوزگەر زیهنیەتی کۆ حەقارەت حتا لە هەبوونی ژن دەکەن د زیهنیەتی ئەواندا حاکمە ئەڤن کۆ ئەو زیهنیەتە هەوڵ دەدەن کۆ ئەو شەڕێک و بەڕێواژی دەچێ بە زیهنیەتی ئەف کەسانانە بە زیهنیەتی ئەم هێزن کۆ خۆیان ئەبەرقودرەت دەبینن لە جیهاندا ئێستا لەبەرەوەی هەموو بنێن لە گوتنیاندا لە سیاسەتیاندا لە شێوازی شەڕیاندا هەموو هەدەفگرتنی ژنانە لەبەرەوەی سەرەتا باسی داعشم کرد چونکی داعش یەکیژی بەرهەمێن ئەو زیهنیەتی کۆ ئێستا ئەو هێزانەی کۆ ئێمە ناومان برد داعش تاڵبان ئەلقائیدا هەموو ئەو هێزانە نەکو تایبەت ژنیان هەدەف گرت و تایبەت کو ئەو هێزانە کو بەدەستی هێزن ئەبەرقودرەت ئاوابوونە بەدەستی هێزن جیهانی کو تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دامەزران ئەوە یعنی خوێندنەوەی مەی بۆ ئەو مەسەلە بنێڕن لە ئەگەر وەرن لەسەر ئەفغانستان کو بە ساڵایە وڵاتێکی کو تێدا شار بەڕێوا دەچێن لە جیهاندا 20 ساڵ پێش ئەمریکا بۆ ئەفغانستانی داگر کرد یەکژی بەهانیوی ئەمریکا ئەوە بوو کۆ مافی ژنان بپارێزە بۆ چونکی مافی ژنان لە ئەفغانستاندا نیە بە بەهانین جوداتر ئەفغانستان داگر کردن بەڵام دوای 20 ساڵ جارێکی دیتر کۆ ئەو ژنانە گەلێ ئەفغانستان تەسلیمی تاالبان کردن لە جارێکی دیتر ئێکۆ بەدەستی تاالبان قەتلی عام بوو ئێکۆ دەستکەفتی ژنانی ئەفغانستانی کو بساڵە هەولیاندا بوو دەستکەفتیوان لە ناو چوون و ژنان هەدەف کردن ئێستا زیهنیەتێکی ڕەش شخصی تاالباندا هاتنی سەرکاری تاالبان لەسەر ژنانی ئەفغانستان بڕێوا دەچێت چونکی مەزان ژنانی ئەفغانستان ژنانی تەکۆشار و بەرخوادێرن ئەما ئێستا تاالبان هاتیە مافی ژنان نیە لە سیاسەتدا جی بگرێ مافی ژنان نیە بخوێنن مافی ژنان نیە لە کۆڵان بێ ئیجازێ پیاو بچون دەروەی وڵات یعنی یەکجار جارێکی دن ئەو زیهنیەتی ڕەش بۆ ژنان دیار دەکەن ئەوە هەموو بەرهەمی ئەو شەڕێک و دروست بە بەرهەمی ئەو شەڕێک و ئەو هێزانە بەدەستی وان تاالبان و داعش و ئەوانە ئاوا بوونە ئێستا ژنان هەدەفتیگرن ئەوە یەک ئەساس شەڕێک و ئێستا تایبەت لەسەر ژنانە دە هەمان وەخترا لە بەرچاومان بوو ساڵانی ڕابردوو یەک ئەگەر تەنیا باسی شەنگاڵ بکەن شەڕێک لە شەنگاڵ بڕێوا چوو بە 7-8 هزار کچێن ئێزیدی
بخەنیمەت هاتن گرتن ئەسیر بوون لە دەستی داعیشدا حتا ئێستەژێک وەکە ئامارێک و حتا 3000 کچێن ئێزیدی ئێستاشی لە دەست داعیشدانە کەس نەزانە ئایان دیوان چێ کەس نەزانێت چونکە هەر ڕۆژ لە بازارێن مسر لە بازارێن دیتر وەکە بەردە ئەفرۆشن یعنی ئەوە دیارکردنی داگرکەری چونکە ئێستا شەڕی جیهانی سیامین شەڕی دەسەڵاتێک و کی دەسەڵات کەم وڵاتە داگر بکە لە سەرەتاداژی ژن داگر دەکەن هەبوونی ژن داگر دەکەن وڵاتێکی تەجاوز دەکەن چونکە بەڕاستی ئەوە سیاسەتی تەجاوزگەر تەنیا بۆ ژن بکار نابێت سیاسەتی تەجاوزگەر کۆ هێزێکی تێ وڵاتێکی داگر ئەەکە وڵاتێکی داگر دکە ئەوە سیاست ئەوە شەڕی تەجاوزگەرە لەسەر وڵاتێکی بەڕێوا دەبێت ئەمە لەسەر ژن تەئسیری خۆی زۆرتر دکە ژنان ڕاستی تەجاوزتێن ڕاستی تاجیستێن ئەفرۆشن قەتلی عام دەبن لەبەربێ ئەم دەبینی ینی زۆرترین زەربە لە ژنان دەکەوێ لە چاولێ بکەن دە هەمان وەخترا لە ڕۆژاوای کوردستاندا لە ڕۆژاوای کوردستان کاتی داعیش هات لە سەرەتا هەدەفی داعیش هەدەفگرتنی ژنان بوو یعنی چۆن ینی ژن هەدەف بگرێت لە کۆمەڵگەیەکی کو ئەگەر ژن تێک ببی ئەو کۆمەڵگە تێک ئەچێ هێزین دەسەڵات لە ئەو زانابووینەدانای کو لە جیگایەکی کو بەرخۆدانی ژن نەبێ هەبوونی ژن نەبێ ئەو کۆمەڵگە تێک چووە تەسلیم بووە لەبەرەوەی هەوڵ دەدەن لە سەرەتا ژنان هەدەف بگرن ئەوە بەرهەمێن شەڕی کۆ ئێستا لە جیهاندا بەڕێوا دەچێ دە هەمان وەخترا کەساتی وەک ئەردۆغان کە شخصی فاشیزمی ئەردۆغان کۆ ئێستا نەتەنیاژ بۆ کوردستان ئەو فاشیزمە لەسەر گەلی کورد بەڕێوا دەچێش بۆ گشتی گەلێن ناوچەی خەتەریەکی گەورەیە و ئەگەران بنێرن ئەردۆغان بە زیهنیەتی خۆی فاشیزم زیهنیەتی خۆی دە ئاستی سەرێدا پیا و ساڵاری کۆ هەر ڕۆژ ژنان هەدەف دەگرا ژنان لە تورکیەدا هەر ڕۆژ تەرۆر ئەبن زیندانی دەبن و قەتلی عام دەبن ئەوە هەموو بەرهەمێ شەڕی کو ئێستا لە ناوچە و سەتح جیهانیدا بڕێوا دەچێت ji ber wê ئەگەر di heqîqet ra pêwîst e ئێمە باشەوە بزان شەڕ سەرەتا li dijî hebûnî jin e li ser jin birêva çê tesîrekî zor gewrî xirab li ser hebûnî jin datîne ئەvە di astê cîhanî de ji etwanin pir baş li ber çaw bibînin di heman wextra eger şerê ku êsta di navbênê Rûsya û Ukrayna ku Ukrayna weke ku jin wek welatekî endamî NATO ye بەڵام دڕاستی دا ئەف شەڕە شەڕی گەلان نینە شەڕی دەسەڵاتی di navbênî ew hêzên deshilatdaya şerê di navbênî NATO Rûsyadaya بەڵام لەسەر Ukrayna êsta birêva diçe şerê ku bi salaya taybet çünkü Rusya û Amerîka weke du hêzên eberqudret weke du hêzên ku di nav riqabetekî dane ku cîhan dagir bikin di heman yek zihniyete çünkü ev du terefe nîne Putinî û Putin û Biden û ku wek niha şerê di navbênê NATO Rûsyada yek zihniyete li zihniyet re cewazî nîne belam şerê deshilatîye ku kî bibe hêzî yekemîn hêzî eberqudretî cîhanî belam lêre de êku zerereke kiye gele yê zerereke kiye jinanin binêrin bi milyonan koçber durust dibin waniye yani nihayê yekcar li Ukrayna xelq koçber dibe xelqê medenî قتلی عام دەبێ ئەvە yani ev hemû tenya gel zerer dibînin gel li nav ev şerreda têk diçin hêzên cîhanîne şirketên cîhanîne êsta hewl didin taybet di şerê Rûsya û Ukraynada şerê şirkete yani şerê di navbênî NATO Rûsyada ye li ber wê ev giring e ku ême ev şere weke şerê du layanî du zihniyetî cewaz nebînin du yek zihniyetê dagirker belam şerê ku birêva dibin li ser Ukrayna دیان هەوێ کی ببە هێزی ئەبەرقودرەتی جیهانی ئێوە دا زۆر گرنگە تایبەت وەکە پرسیاری ئێوەش ئەگەر بگەڕن و ڕۆلی ژنان لێرەدا چییە نەتەنێت ئەف چونکی شەڕ ئێستا هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەحسمان کرد بە ئەو هێزێن تاریک پەرستی کورد ناومان کرد و ئەوژی دە ئەنجامی ئەو زیهنیەتەدانە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوین و دە هەمان وەخترا ئەو شەڕی و دناوبینی نەتەو دەوڵەترا ئێستا بەحسمان کرد وەکە رووسیا و ئەمریکا و ناتۆ ئەوە لێرەدا پێویستە هەلوەستی گەل چ بێ هەلوەستی ژنان چی بێ بە هیچ وەخت گەلان لایەنگری شەڕ نەبوونە ژنان لایەنگەری شەڕ نەبوونە چونکی دزانن و یەک و لە شەڕدا زەرەر ئەکە گەلن
بەڵام لێرەدا ئەگەر چاویش لێ بکەن شەڕێک هەیە و هێزێکتی وڵاتێک داگر دکە بەڵام شەڕی دیتریژی گەل هەیە و گەلی بەرخۆدانی دیکە یعنی لەبەرێ ئەوە لە جیاوازی شەڕ لێرەدا ئەمڕۆ ئەتوانێ باس بکە یعنی گەلێکی و بەرخۆدانی دیکە ئەوە شنگالداوا بوو لە ڕۆژاواداوا بوو لە ئێستا ئەگەر دوای بێنە لەسەر مەسلەی ڕۆژهەڵات و ئیرانی بە ئەو شێوازەیە ینی خۆڕاگریە گەل لە هەمبەر ئەو هێزی دەسەڵات مەجبورە خۆی بپارێزە لەبەرێ لە ئێستادا لە جیهاندا لەسەر تاسەری جیهان یەکجار تەکۆشانی ژنان لە پێشە تایبەت مەسەن ساڵانی ڕابردوو سەرهێلدانی ژنان لە شیلی لە ئامریکای لاتین لە وڵاتین عەرەب لە ئیران لە تورکیا ینی بڕاستی کاتی کۆیمە چاو لێ دکن تەکۆشانی ژنان لە دژی سیاسەتی دەوڵەت نەتەوە هەر ڕۆژ بەرزتر دەبە فرەوانتر دەبێ ژنان لە مەیدانن مەسەلەن لە شیلی ژنان ڕژان لەسەر مەیدان لە دژی ئەو ذهنیەتی تەجاوزگەری دەوڵەت هەلوەستی خۆیان نیشاندا ئەف سەرهەلدانی ژنان لە سەرتاسەری جیهان بەڵاو بوو ئێستا تەکۆشانێکی ژنان هەیە لە دژی ئەو شەڕە لە دژی ئەف داگیرکاریە بەڵام پێویستە ینی کاتیمە باس دکەم ینی زۆر جار ئەو لە ناو هەموو باسی خۆماندا ئیشارە پێ دکن کە ئێستا دوو خەت هەیە خەتی نەتەوەدەوڵەت خەتی داگیرکەر خەتی دەسەڵات کۆ بە یەک ذهنیەتە لە مقابلی ئەو خەتی گەلان هەیە خەتی بەرخۆدان و تێکۆشانی گەلان هەیە ئەوە وەکە دوو ذهنیەتە ذهنیەتی سەرمایەدار ذهنیەتی کاپیتالیست کۆ بە هەموو شێوازی بە سەرمایە داگر دکێ وڵاتان ئەمە هەمان وەختە ذهنیەتێکی دەمۆکراتیکی گەلان هەیە و لە دژی ئەف داگیرکاریە بەرخۆدانی دیکەن لە ئەوەدەکی پێشەنگتی دیکە ژنانن ژنان ئەوڕۆ سیستەمی نەتەوەدەوڵەتی دی قبول ناکەن تەکۆشان دەکەن حرەکەتین فەمینیست حرەکەتین چەپ حرەکەتین ئازادی خاص ئەوە هەلوەستی ژنان هەیە بنێڕکرد ئێستا لە شەڕێک و لە ئوکرانیا رووسیادا دناوبینی ئوکرانیا رووسیا زۆرترین ئێکو هەلوەست نیشان دەدەن ژنانن چونکی ژنان ئەو ئێشە باش دەزانن کەس بە قەندی ژنان ئەو ئێشە باش هیچ ناکە ژنان ئەزانن و لە شەردا داگیرکاریدا زۆرتر ژنان زەرەر دەبینن ژنان زەربە دەبینن ئەوە گرینگە مەسا هەلوەستی ژنان لە سەرتاسەری جیهان هەیە بەتایبەتی لە کوردستان لە هاوڕێ ئەمەش پێشتر باسی لێ کرد کۆ دوایش حتمما پرسیار هەنێ کۆیما بێن لە تایبەت لەسەر کوردستان و ئیرانیش باس لێ بکەن چونکە ئێستا شەڕێکی داگیرکاری لەسەر کوردستان بڕێوا دەچێ شەڕی داگیرکاری کۆ لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باشوور بەڕاستی داگیرکاری لەبەروێ ئێمەژن داگیرکاری چونکی هێزێکی تێ وڵاتێکی داگر ئەەکە لە ئەو داگیرکاریە دەژی لە سەرەتا ژنان هەدەف دیگرا و لە سەرەتا ژن لە مافی خۆی بێپار ئەبێ و دەمۆگرافی دگوهارن بنە ئێستا لە ئەفرین هێزێن کۆ تورکیا وەکە دەوڵەتێکی دویەمین ناتۆیە کاتی کۆهێریش بردە سەر ئەفرین هەمومان دەزانن ڕۆژاوای کوردستان کۆ هیچ هێزێکی لە پێش نەبوو 53 ڕۆژ لە دژی هێزێکی وەکە ناتۆ بەرخۆدانیان کرد ئەوە کەم نینە یعنی هێزی گەل چییە ئێمە باش دەزانن 53 ڕۆژ لە مقابلی هێزی دویەمینێ ناتۆ دەوڵەتی فاشیستی تورکیا ڕاوەستاندن ئەوە بەرخۆدانی و تەکۆشانی گەلان دیار دەکە ڕێخستنکردنی گەلان دیار دەکە ئەستا تورکیا ئەفرین داگر کردە دەمۆگرافی ئەفرینیان گوهارتیە بنێ ڕەنگە ئەو بنەماڵی داعش هەموو لە ئەفرین جی دەکەن خەڵقی ئەفرین کۆچبەر بووە دەوڵەتی فاشیزمی تورکیا بنەماڵەیەن داعش هەموو دینە لەسەر جۆرافیە ئەفرین بجی دەکە و ئێستاداش هەر ڕۆژ ژنانی کۆ لەوێمانە تەجاوز دکەن هەر ڕۆژ دەبینی کۆ ژنێک لە بەشێوازێکی وەحشیانە کوشتیانە تەجاوزیان کردووە ئەوە هەموو بەرهەمی شەڕن کۆ بۆ ژنان ئەمینێ بەرهەمی شەڕە کۆ ژنان زەرەر دەبینن لە وڵاتی خۆیان دوورەکەون تەجاوزە بن تێن کوشتن یعنی ئەوە نمونەی بەرچاوی کۆ تایبەت لە کوردستاندایە
لە ئەوە گرینگە تایبەتیش بۆ چونکە لە چارچەوەی پرسیاری ئەوەدا تەئسیری شەڕ لەسەر هەبوونی ژنان یعنی ویستم تایبەت ئیشارە بە ئەو نقطانە بکەم بێگومان چونکی باسی تەکۆشانمان کرد پێم خۆشە دوای پرسیارەندیتردا زۆرتر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر ئیران ئۆێ ئالتەرناتیڤ ئێمە ژنان چی بێ ئێستا 2022 دیارە شەڕێکی هەمولایەنەیە هەیە شەڕی دناوبینی هێزین ئەبەرقودرەت هەیە شەڕی نەتەو دەوڵەت لە هەرەمێ ئێستا تورکیا ئیران عێراق سووریا شەڕێکی دناوبینی ئەو هێزانەدا هەیە لێرەدا پێویستە ئێمە چی بکەن وەکە گەلی کورد وەکە ژنانی کورد ساڵی 2022 ساڵی 2023 ساڵین کو شەڕ ئەو دەبێ شەڕ گورترە بێ دژوارترە بێ لێرەدا ئێمە گرین چونکە ئێمەش وەکە کورد ئێستا هێزی ئەساسن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستان لێرەداژی پێویستە ئێمە ئامادەکاریمان چی ببێ لە دژی ئەو شەڕە چۆن خۆمان ڕێخستن بکەن بەڕای من ئەوە زۆر زۆر گرینگە کۆ لە پرسیارەتی ترداژی هەڵ بدەن زۆرتر باسی لێ بکەن هاوڕێگە لاوێژ دەگەڕێم و لای ئێوە بزوتنەوەی ژنان دەبێت چی لە بەردەم کاری خۆی دابنێت تاکو لەگەڵ پاراستنی ئەو دەستکەوتانەی تا ئێستای بەرەو پێش بچێت و هەنگاوێکی زیاتری بۆ هەڵێنێ بۆ ئەمە بەسە دەبێت چی بکەین بە پێیەوەی کە کولەن لە دنیادا خەباتی چینایەتی قوڵتر بۆتەوە واروە فاصلەی بینی فەقیر و دەوڵەمەند زۆرتر بووە خەڵکێکی زۆرتر کە کەوتونە ژێر هێڵی هەژاری و بەتایبەت ژنان بە چەند قات زیاتر هەتا بە نسبەت پیاوانی کرێکار فەقیر بوونەتەوە بەو مانایەش خەباتی ژنانیش زۆرتر چینایەتی بووتەوە ئەگەر بگەڕینەوە چەند دەهەلەوە پێشتر دەبینین کە لە چەند دەهەی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە خەباتی ژنان زۆرتر ڕنگ و بۆی چینایەتی بەخۆگرتۆ خاستەکانیان و مەتالباتەکانیان ڕنگ و بۆی کرێکاری و چینایەتی لێدێ دەور و نەخشی فێمینیستەکانی لیبرال و ئەوانەش لەو خەباتە زۆر کەم بووتەوە ئێستا هەر ناشیان بینی لە خەبات و ئێعترازاتی ژنان لە زۆرێک لە وڵاتەکاندا و هەروەها لە ئێرانیشدا ئەمە دەستکەوتێکە بۆکە ژنان بتوانن خەباتی خۆیان زیاتر بەرەو پێش بچن بۆکە ئەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەستیان هێناوە پتەوتریکەن و ڕاشیگرن هیچ ئالترناتیوێکی دیکە نیە جگە لەوەی کە خەباتی خۆیان گرێ بدەن لەگەڵ خەباتی چینی کرێکار و باقی جوڵانەوە کۆمەڵایەتیەکان ئەس جملە خەباتی معەلیمان و دانیشتویان و ئەوانەی کە پیان دەڵم ماڵ باختەگان و یا بازن شەستەکان ئەمانە ئەوەمان پێ دەڵێن کە تا ئێستا ژنان توانیوێنە لە خەباتی دەیمایی 96 یا ئابامای 98 ئەوەمان پێداڵە کە ژنان بە ڕێژەیەکی زۆر هاوشان لەگەڵ هاوچینەکانیان ڕژاونەتە شەقامەکان داوای خاستی چینایەتی خۆیان دەکەن داوای پشیوی زیاتر دەکەن داوای حەقدەستی زیاتر دەکەن بەڵام بەداخەوە هێستا تەواو خواست و ویستەکانی ژنان بە تەواوەتی لە ناو چینی کرێکاردا لە ناو باقی قشرەکاندا دەرک نەکراوە ئەگەر باسی حەقدەستی چینی کرێکار دەکەین کەمتر وایە ئاژە بەوە بکەین کە حەقدەستی ژنان یعنی یەک سێوەمی حەقدەستی پیاوانە لە ئێراندا لە وڵاتان دیکە بگرە لەوەش کەمترە کەوابوو دەبێ خواستی ژنان ببێت بە بەشێک لە خواستی کولی خواستی چینی کرێکار و باقی توێژەکانی کۆمەلگا کە خەبات دەکەن لە دژی کۆماری ئیسلامی لەلایەکی دیکەشەوە ئێمە ئاماژەمان بەوەکە کە ژنان لە بواری ئابوووریەوە بەهۆی سیاسەتی ریاستکەشی و سیاسەتی لیبرالیستی سەرمایه‌داری زۆرتر بێکارکراون زۆرتر چێشراونەتە کونجی ماڵەوە زۆرتر لە باری ئابوووریەوە یعنی ژێردەست و چاو لە دەستی پیاوانن ئەوە بۆتە هۆیە کە ژنان حتا زۆرتر بەرەوڕووی تندوتیژی ببنەوە
زۆرتر حتا تونوتیژی جنسیەتی لەلایەن کافەرماوە، لەلایەن پیاوی ماڵەوە، لەلایەن پیاوانی قەوم خێشەوە تەحمل بکە. کەوابوو سربەخۆیی ئابووری ژنان بۆ خۆی دەتوانێت هۆیەکی گەورە بێ بۆ کە ژنان زیاتر لەسەر پێ خۆیان ڕاوەستن و بەرەنگاری تونندوتیژی بنەوە. ژێردەست و ژێرچەپۆک و چاو لە دەستی پیاوی ماڵ نەبن بۆی کە بتوانن بژیوی خۆیان و منداڵەکانیان تامین بکەن. بۆ ئەوە ئێمە تەجروبەی تاریخیمان هەیە لە رووسیا لە دەورانی ئینقلابی ئۆکتۆبری 1970 کاتێک کە شەڕی جەهانی شێپورەکەی لێدرابوو، پیاوانی زۆر چوون بۆ جبهەی شەڕ بەڕێکران، سەرمایه‌داری پێویستیەوە بوو بۆەوەی کە ئابوووریەکەی نەخەوێ و بۆەوەی کە سوودی زیاتر بخاتە ژیرفانی بە میلیۆنها ژنی کێشە بازاری کارەوە. ئەوە بوو بەهۆیە کە ژنان لە بواری ئابووریەوە زیان باش بێ، سربەخۆ بن و هەروە بەشێک لە کاری ناوماڵیش ئەس جملە بەخێوکردنی منداڵ لە کاتێک ژن کاری دەکرد بکەوێتە سەر شانی دەوڵەت و دەوڵەت ناچار بوو بە شێوەی مەجانی ڕایگان منداڵەکانیان لە کاتی کارکردنی ژناندا ڕابگرێت. ئەمە هۆی دەستکەوتێک بوو. هەروەها سربەخۆی ئابووری بوو بەهۆی ئەوە کە تونندوتیژیش لەناو خانەوادەدا بە نیسبەتی ژنان کەمتر بێتەوە. کەوا بوو ئەمانە هەمووی دەستکەوتن بۆەوەی کە ئەم دەستکەوتانە گەرچی ژنان لەباری ئابووریەوە ژێر چەندی بەرابەر لە ژێر هێڵی فەقردانە وەزیان باش نییە، هەروە وابەستە و چاو لە دەستی پیاون، بەڵام لانیکەم لە بواری سیاسیەوە بە دڵخۆشیەوە دەتوانن بڵام کە زۆر وشیاتر لە چەندە هەلەوە پێشن. ژنان بەگشتی زۆر بێزارن لە دەوڵەتی کۆماری ئیسلامی و لە قانونی ئرتجائی و داعشی کۆماری ئیسلامی، هەروەها بگرن لە وڵاتانی دراوسێ لە ئەفغانستان، لە خودی تورکیەش کە وڵاتانی ئیسلامین قانونی داعشی بەڕێوە دەچێ ژن دەبێت لە ناوماڵ بێ، حتا بەبێ ئیجازەی پیا و حەقینی سەفەر بکە، حەقینی بچێ بۆ خەریج لە ناوماڵ. ئەمانە خەبات و ئێترازاتی زۆری لەکەوتوتەوە. یەک تەجروبەی مێژووی ئەوە بە ئێمە دەڵێ کە نە چینی کرێکارم بەبێ هاوپشتی و بەبێ هاوکاری ئەو نیوەکەی دیکە چینێکە کرێکار ژنانن دەتوانێ خەباتی خۆی تا بەرەو سەرکەوتن بەرێ و بتوانێت دەوڵەتی سەرمایه‌داری تێک بشکێنێ و مالکیەتی خصوصی لەبین بەرێ و دەوڵەتێکی سۆسیالیستی دابمەزرێنێ، نەخەباتی ژنانیش بەبێ هاوکاری و ئیتحاد و هاوپشتی هاوچینەکانە کە چینی کرێکارن دەتوانن خواست و ویستەکانی خۆیان مسۆگەر بکەن. هەر بۆیەش بەو ئەندازێک کە خەباتی چینایەتی قوڵتر بۆتەوە، بەو ئەندازەش خەباتی ژنان زۆرتر چینایەتی بۆتەوە. بۆیە ئێمە ئێستا دەور و نەخشی فێمینیزمەکانی لێبەراڵی و ئیسلامی لە نێو جوڵانەوەی ژناندا کەمتر دەبینین. لە قەتەرنامەکانی 8 مارسی چەند ساڵی ڕابردوو لە ئێراندا ئێمە زۆر بە ئاشکراوە بەرچاو ئەومان دیت کە خواستی ژنانی کوردستان بە تایبەتی جیاواز نە لەگەڵ خواستی چینی کرێکاریان لەگەڵ باقی توێژەکانی سەوساوە و زوڵم لێکراوی کوردستان و ئێران. ئامانە هەمووی دەستکەوتن، بەڵام ئێمە دەبێت چ بکەین بۆەوە کە زیاتر بتوانین بەرەو پێش بچین بۆەوەی کە ئەو دەستکەوتانێک کە هەمان لێمان نەستێنەوە تەنیا ڕێگایەوەی کە ژن دەبێت ڕێکخراوی خۆی پێبێنێ. ژن دەبێت ینی خواستەکانی خۆی وامە بە دەوڵەت داسەپێنێ کە بچێش لە کونجی ماڵی بێتە دەرەوە لە بواری ئابووریەوە دەور و نەخشی هەبێت لە کۆمەلگادا. ئەو وەختە دەتوانێت زۆرتر سەربەخۆ بێ، تونندوتیژی لە ناوماڵدا هەڵاواردندا لە کۆمەلگا و لە ناوماڵدا کەمتر بێتەوە. ئەمەش بەبێ پێکهێنانی ڕێکخراوەی سەربەخۆی ژنان زۆر چەتونە
بۆیە پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی ژنان وەکو ئیتحادیە ژنانی بێکار یا ژنانی خانەدار ژنانی سەرپەرست ژنانی بازنشست هەمووی ئەوانە دەتوانن لەو ئەنجومەنانە یا لەو ئیتحادیانەدا کۆبنەوە و هاوپشت و هاوکان لەگەڵ باقی ئیتحادیەکان کە ژنان بەهۆی بێکاری ناتوانن لە ئیتحادیەکان سندیکای مەسەن هەفتەپە بەسەر ئۆزۆبن یا لە شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران ئۆتۆبوسن چون کار ناکەن لە ماڵێنە بەڵام دەتوانن ئیتحادیەکی بێکاران پێکبێنن ئیتحادیە ژنانی دێهاتی پێبێنن بسەر ناو ژنانی حاشیە شارەکان کە زۆرترین ژنانی فەقیری کۆمەلگا لە حاشیە شارەکاندا دەژین بەبێ هیچ دەرامەدێک مەجبورن یا زایعات کۆکەنەوە یا سەبزی و توزانم تورشی و شتیوا بۆ خۆیان بچێن و دروستکەن و بفرۆشن یا کاری کڵفەتی بکەن لە ماڵی دەوڵەمەندەکان کار بکەن و یا لەشفرۆشی بکەن چون کار ناکەن پەراکەندەنا بۆیە پێویستەکە ڕێکخراوەی سربەخۆی ژنان پێک بێن و ئەو ڕێکخراوەش دەبێ هاوپشت و هاوکار خودی کولی کۆمەلگا پشتیوانیان لێ بکە مارکی ئەوان لێ نەدەن کە ئەمە فێمینیستیە بۆ خۆیان جیا دەکەنەوە لە پیاوان چۆن پەرهەنگی پیاو سالاری ئەوەندە نەهادینە بۆ لە نێو کۆمەلگا زۆر ئاسان نییە کە بۆ ژنێک کە بێکارە هیچ کارێکی نییە بێ لە نێو کۆبوونەوەیەک و لە مەجمەعی عمومیەک و لە ئیتحادیەکی کاگەریدا بەشداری بکە لانیکەم پیاوی ماڵەکەی و ئیجازەی پێنادا ئەگەر ئیتحادیەکی ژنان بێ ئەو بەهانە نییە کە مەسەن تۆ دەچین ناو پیاوی غەریبەدا چ دەکەین بەڵکو هاوچینی خۆیەتی هاودەردی خۆیەتی هاوجنسی خۆیەتی دەردێکی مشتەرەکیان هەیە لەوێ دەتوانێت دەردەکانی دڵی خۆی بڵێ لەوێ دەتوانێت بۆ خاستەکانی خۆی لەگەڵەوان یەکگرتوو بێ خەبات بکە ئەو وەختە ئێمە دەتوانین بەڕاستی دەستکەوتی زیاتر دەستەبەر بکەین و بۆ ئەم مەبەستەش تەنیا پێکەنانی ڕێکخراوە بۆ کە ژنان سازماندهی بکرێن بتوانن خواست و ویستەکانی خۆیان دەستەبەر بکەن و پاشەکشە بە دەوڵەتی کۆماری ئیسلامی بکەن. بەڵێ هاوڕێ پێمان ئێوە جوڵانەوەی بزوتنەوەی ژنان لە ئێران بە تایبەتی دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ ئەگەر تایبەت چاوەک لە مێژووی هەشتی ئادار لە ئیراندا تایبەت دوای هاتنی سەرکاری ڕێژیمی ئیسلامی بێگومانێمە ئەزانن هەموو لە ئەو مێژوویە کۆپێ لە تایبەت شۆرشی 57 کۆ بپێشێنگتی گەلان دەست پێ کرد بەڵام هاتنە سەرکاری ڕێژیمی ئیران ئەو شۆرش وەگوهسی شۆرشی دژ شۆرش کۆ دژ بگەلان بوو تایبەت لە سەرەتادا دژ بژن بوو ئەمە دزان تایبەت لە پێش هاتنی سەرکار ژنان لە دژی ئەو سیستەمی شاهنشاهی سیستەمی مۆنارشی کۆ تەکۆشانیان کرد کۆ بە 57 شۆرشی کۆ دەستیان پێ کرد کۆ بکاربن خاوەنداری لە مافی خۆیان بکرد مافی خۆیان بەدەست بخینە بەڵام هاتنی سەرکاری ڕێژیمی ئیراندا لە سەرەتا قانون و هەلوەستیوی لە دژی ژن دەرهات کۆ تایبەت هەشتی ئاداری یەکەمینی کۆ دوای هاتنی سەرکار ئێمە دەزانین کۆ گوتنین کۆ خۆمینی و کاتێک کرد کۆ پێویستە حیجابی ئیجباری ببە پێویستە ژناندە کادی سیاسەترە کار ناکەن شعارین دژی ژنی کو دەست پێ کرد پێش هەشتی ئادەر و کاتە چەند ڕۆژمانە کاتی کومر و مێژوو تەماشاکە ژنان بە ئەو هەشتی مارسە ڕژان سەر شەقام هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە گشتی ئیران یەکەمین هەشتی مارسی کۆ ژنان دەنگی احترازی خۆیان بەرز کردەوە و لە دژی ئەو سیاسەتی ڕژیمی ئیسلامی کۆ هات سەرکار و لە سەرەتاداژی ژنان هەدەف کرد و بە هات تایبەت بە دەستپێکردنی حیجابی ئیجباری کۆ ئیدی لەوێدا دیاری کرد کۆ ڕێژیم بۆ ژنان ئینتخاب دەکە چی لەبەر بکەن چی لەبەر نەکەن چەند مناڵ بینن چۆن هەسوکە بکەن یانێ لە تایبەت هاتنی سەرکاری ڕژیم دایتر مرۆڤ توانە بژە مەرحەلەیەکی تازە بۆ ژنان دەست پێ کرد چونکی لە سەرەتادا مافی گەلان بن پێ بوو مافی گەلان هاتە دەستە سەرکردن و دە هەمان وەختە مافی ژنان بەڵام ژنان لە ئەو شۆرش کۆ زۆرتر بە پێشێنگتی ژنان پێشکرد بەڵام لەبەرەوە ئێژم کۆ بوو شۆرشی دژی شۆرش چونکی لە سەرەتا گەل هەدەف هاتین گرتن ژنان لەوێدا هەوڵدان
و تەکۆشانێکی زۆریان دشەقام کرد کۆ خاوەنداری لە مافی خۆیان بکەن. تایبەت کو ئەم دەزانن هەم پشتی 8 مارسی و یەکەمینێک و دەنگی ژنان بەرز بوو دە هەمان وەخترا حتا دەهەیە 6 کو بەردەوام ئەم دەزانن کۆ تایبەت دەهەیە 6 یەکژی ئەو دەهەیەن کۆ زۆرتر زەختی ڕێژیم لەسەر ژنان یەکجار زۆر بوو بسەدان بە هزاران ژنان لە ناو زیندانی ئیراندا بوون ئەو ژنانێن کۆ لەناو ئەو شۆرەشەدا پێشەنگیان کردبوو ژنانی کورد بوون ژنانی ژنەتەوین دیتر بوون یعنی هەموو تر جیگەی وان بوو جیگەی زیندان و سیاسەتێکی تایبەتی ئێدژی ژن دەست پێ کرد تایبەت بە هاتنی سەرکاری ئێ ڕژیمرا ئەوە کۆ هیچ فەرقێکی لە ئەو ذهنیەتی دیتر نەبوو یعنی شاه چوو خۆمەینی هات خۆمەینی لە شاه خراپتر شاهی کۆ کەشفێ هیجاب بزۆر پێشخست خۆمینی کو هات حجابێ ئێجباری پێشخست یعنی هەمان یەک ذهنیەت و ئەو ذهنیەتە دە شەخصی ژناندا ویستیان کۆ سیاسەتی خۆیان بەڕێوا بردن بێگومان ئەوە ئیدئۆلۆژیک بوو یعنی ئیدئۆلۆژیەکی دژی ژن هاتە سەرکار ئیتر دوواری مەزهەبیدا دژی ژن هاتە سەرکار دوواری قانونیدا دژی ژن هاتە سەرکار دوواری ئەو ذهنیەتێک کۆ لە ناو کۆمەڵگەدا مەشروع دەکرد ئیتر ذهنیەتێکی دژی ژنیان پێشخست و ئەوە ئێستا دەبینن تا ڕۆژی ئەو ڕۆژی بە ڕێگەی شەریعەت و بە ڕێگەی قانونی ئەو ذهنیەتە مەشروعکردنێک و هەر ڕۆژ ژنان ئەکو ژن و ژن قەتلی عام دەبن بەڵام بەردەوام بنێرن تایبەت لەبەرەوەی بەحسی دەهەی 6 کۆ باس لێ دەکەن کارنامەیەکی ڕەشیە ڕژیمی ئیران هەیە کۆ لە زینداناندا ژنان ڕاستی تەجاوز ڕاستی ئیشکەنجە تیرباران ئیدام یعنی یەکجار لە ناو زیندانین ئیراندا لە ئەو دەهەیەدا دەهەی قەتلی عامە قەتلی عامی ژنان و تایبەت قەتلی عامی حێزین مخالفە ئەوەدا هەموو ئەمە ڕێژیم هەوڵدا پۆتانسیلی ژن سەرهەلدێر پۆتانسیلی ژنی کو ئەعتراز دکە داخوازە مافی خۆی دکە سەرکوت بکە ئیتی کۆمەڵگایەکی یەکدەست ئاوا بکە چونکی ذهنیەتی ڕژیمی ئیسلامی هاتە سەرکار یەک ذهنیەتی کۆ یەک دەوڵەت یەک نەتەوە یەک پەرچەم یەک زمان لە ئەو ذهنیەتە فاشیستە کۆ ویستیان بەڕێوە ببن و دە هەمان وەختەش لە سەرەتا زەربەیان لە مافی ژندا مافی ژنیان قەدەخە کرد بێگومان ئەوە ژن بۆ هیجابی ئیجباری لە کۆڵان ئەعتراز کرد بۆ مافی خۆی کو لە سیاسەترا جیگەیان هەبێ ئەعترازی ژنان بوون تەکۆشانی ژنان بوو لە زینداناندا ژنان تەسلیم نەبوون چونکی لە زیندانین ئیراندا شەڕێکی تایبەت لەسەر ژنان بڕێوە چوش بکو ئیرادی ژنان ئیرادی بنەماڵی ئەو ژنانان تەسلیم وەرگرن هەموو جورە شەڕی تایبەتیان بەڕێوە برد لە ناو زیندانەکانی ئیراندا ئەوە مرۆڤەتمانە بێژە تایبەت پشتی هاتنی سەرکاردا بە 8 مارسی 57 حتا ئێستا بەردەوام بە سیستەماتیک ذهنیەتێکی دژی ژن لەسەر کارە و ذهنیەتێکی ژن کوژ لەسەر کارە بەڵام لە مقابلی ئەو ئێمەستە باسی بەرخۆدان و تەکۆشانی کوژنان کردیە تەسلیم نەبوونە بنێرە مەسەلەن لە 8 ئاداردا لە دوای 8 ئادار و یەک کەسایەتین نمونەوەکە هۆمادارابی کو ئاگر لە جەستەی خۆیدا تەنیاش بوو کۆ مەسەلەی هیجابی ئیجباریە یعنی هەنێک تەکۆشانی ژنانی کۆ پێشکەت ژنان تەسلیم نەبوون بەردەوام بەڵام تەکۆشانێکی ژنە یەکگرتوویش نەبوو ئەوەدا ئێستا چونکی ئێمە کو تەجروبە لە تاریخ دەربینن تەکۆشانێکی یەکگرتووی ئەگەر نەبێ و ئەگەر ژنان بۆ مافی خۆیان شەڕ نەکەن ئەبە دەهێوێت و دەستکەفتی ژنان لە ناو بچن ئێستا ئێمە پێویستە تەجروبە لە ئەو میژوە دەربینن هەم وەک ژنانی کورد هەم وەک ژنانی لە نەتەوێن دیتر کۆ لە ئیراندا ژیان دەکەن لەبەرەوە ئەگەر لە شۆرەشدا تەجروبەی هەموو شۆرەشین جیهانی ئەم تەماشا بکەن تایبەت شۆرەشی کو 200 ساڵێن داوی کۆ پێشکەتنە لە هەموو شۆرەشاندا ژنان پێشنگ بوونە بەڵام دوای شۆرەش ژنان بێماف بوونە ژنان جارێکی دیتر جیگەیان ماڵ بووە جیگەیان لە ناو چاردیواری بووە یعنی ژنان شەڕێک و کردوونە بەدەلی کویاندایە نەیانتوانی و ببن خاوەن ئەو مافە لەبەرەوە پێویستە لە ناو شۆرەشدا شۆرەش بکرێ لە ناو شۆرەشدا پێویستە ژنان شۆرەشی خۆیان بکەن داخوازی مافی خۆیان بکەن ئالتەرناتیفی خۆیان هەبێ و بتوانن کو ئەو بفکر و ئیدەی خۆیان تەکۆشان بکەن شار بکەن لەبەر بێ گرینگە مەسەن تایبەتشی لە ڕۆژهەڵات و ئیراندا کو ئەف 4 هەیە ڕژیمی ئیران سەرکارە لە ناو ئەو 4 دا
ئیدی ئەو زیهنیەتی دژی کوژ ئێستاژ ئەم دەبینین و هەر ڕۆژ ژنان حەدەفن لە پێشتر لە ئیراندا مرۆڤ توانە بێژێن لە ڕاستە تێکۆشانێکی هەبوو بەڵام وەکە هەوڕێدی تریش باس کرد هەنێک مەسەلەی کەمپینی 1 ملیۆن ئیمزا یادە شێوازێن دیتر یعنی ئەو حرەکەتەنە دەبێت ئەویش هەوڵدانێک بێ بەڵام کێشەی ژنی و ئێستا پێڕۆ ڕوبڕویە بە ئەوە چارەسەر نابێ پێویستیە ژنان بە تێکۆشانێکی ڕادیکالتر تێکۆشانێکی کۆ سیاست لە ئەو سیستەمە لە بنگەهدا گۆڕانکاری دروست ببێ چونکە ئێستا قانونێن ئیرانی هەموو دژی ژنن شریعەتێک و ئیران قانونی خۆی لەسەر دامەزراند و هەموو دژی ژنن لەبەر پێویستە ئالتەرناتیفی ژنان بقوتر ببێ یعنی ئالتەرناتیفێک و بڕاستی ئێمەش بۆ کی شار دەکەن ئێمە بچی ئیرادە شار دەکەن خاوەن چه ئالتەرناتیفن ئەوە بەڕای من گرینگە تایبەت زبووک و وەختیش زۆر ئەو نەبێ ساڵانی داویێ وەکە ژن زۆر گرینگە پێشتر لە ئیراندا ئیسلاح تەلەب هەبوو ئوسولگەرە هەیە بەهاتنی شتە سەرکاری خاتەمی و شعارین و پێشخست کۆمافی و بۆ ژنان ئەدێ بێگومان لێرەدا ئیدی ئێستادا ئیدی سیاسەتی ئیران یەکدەست بووە چونکە ئەوی ئیسلاح تەلەبێژی بە هەمان زیهنیەت بوو هیچ فەرقێکی لێ ئەو ئوسولگەرە نەبوو هەمان زیهنیەتی بوو و هەوڵ دەدا بە شعارێن کو دەهات مەیدان بە شعارێک و مەسەن ڕۆحانی بە ڕەنگی مۆر هات مەیدان ji بۆ تەنیا بتوانە لە حێزی ژن لە نیروی ژن چۆن ئیسفادە بکە بە ڕەنگی مۆر هات مەیدان خامنەی شعارین جور بە جور هاتە مەیدان لەبەر بێ حەولیاندا بە هەموو شێوازی لە ئەو چاردەهەدا لە هێزی ژن لە نیروی ژن سوئیستفادە بکەن بەڵام هیچ مافێکی ژن تێدا نییە ئەما لە ئەف ساڵانی داوی ئیدی ژنان سیستەمی ئیران لە بنەڕەتە قبول ناکەن ئێژین و مەسەن ژنان لە ئەو شعاری خۆ لە مەیداندا بە ئەشکەرەی ئێژین و ئێمە لە دژی ئەو ئیدئۆلۆژی سیاسەتی ئیرانن لە دژی ئەو قانونێنی ئیرانن یعنی ئیدی ژنان بۆ خۆیان ئالتەرناتیف دیگەڕن یعنی ئالتەرناتیفی و چۆن شەڕ بکەن چۆن تەکۆشان بکەن ئەبە گرینگە تایبەت لە ساڵی 96-98 و ئێستا دەژ ئەم ببینن ژنان پێشەنگن بەڕاستی ئەوە کەم نینە ژنان لە ناو زیندانین ئیراندا ئێستا پێشەنگن ژنان لە مەیداندا پێشەنگتی دەکەن و بەدیل دەدەن تایبەت نا زیندانین ئیران شخصی ژنانی کوردرا بەڕاستی بووە مەیدانی تەکۆشان مەیدانی ئازادی ئیران لە ڕژیم هاتنی سەرکاردا ویستی کۆ لە ڕێگەی زینداندا ئیرادی ئازادی خاست تێک ببە بەڵام ئەوڕۆ زیندانین ئیران ئیرادی ئازاد تەسلیم نابە بەرخۆدانی ئەکە ئەبە سمبولی بەرخۆدانی شخصی زەینەب جەلالیان سپیدە قۆلیان بدەهان گرتیان سیاسی دیتری کو ئێستا لە ناو زیندانین ئیراندانە ئەوە ترسێکی گەورەیەش بۆ ڕژیمی ئیران ترسی کۆ لە ژنان ژیان دەکە ئەوە گرینگە ئێستا مامۆستا هەیە ژن پێشەنگە کارگەر ژن پێشەنگە لە ناو کۆڵان ژن پێشەنگە ئیدی ژنان بە ئەو قەنەعەتن کۆ پێویستە لە هەر لایەکیدا تەکۆشان بکەن بەڵام بنە بە زەهینیەتی پیاو بە زەهینیەتی ژن دەموکراسی خاص بە زەهینیەتی ژنی ئازادی خاص و ژنان بۆ خۆیان بخۆ تەکۆشان بکەن هاوڕێمان ئیشارە پێکرد من ئەوە زۆر گرینگە کۆ ژنان ئێستادا پێویستە ڕێکخرای خۆیان هەبێ یەکگرتوو بن ڕێخستنکردی بن کاتێک و یەکگرتر بن و ڕێکخرای ژنانی سربەخۆ هەبێ ئەو کاتە ژنان ئیرادیان بەرز ئەبێ لەوێدا ئەتوانن باشتر خۆیان ئیفادە بکەن دەردی یەکتر باشتر هیس بکەن دەردی ژنان مشتەرەکە لەوێدا چەندە یەکگرتوو بن ئەوەندە ئەتوانن پێشەنگتیەکی بقواتریش بکەن بەڕای من لە تایبەت لە ئیراندا ئێستا ڕاستە تایبەت ئەگەر چاولێکن ساڵی ڕابردوو ساڵێکی زۆر ئەو بوو مەسەلەن ژنان ئەگەر تایبەت لە ئامارێک و ساڵی 8 مارس تا ئەو ساڵی 8 مارس تەماشەبێکی تەنیا لە کوردستاندا نزیک 50 کەس ژن لە ژێر ناوێ ناموس و لە ژێر ناوێن دیتر هاتوونە قەتلکردن نزدیک 100 ژن تەنیا خۆیان کوشتویە ئەوە تەنیا ئامارێک و دیارە کۆی مەدەزانم بدەهان کەس هەیە و حتا دیار نابێ ئاماریان نییە ئەوە قەتلی عامێکی بوو لە ساڵی 2021 بەڵام ساڵی 2022 جیاوازترە زەختی ڕژیمیش زۆرتر دەبێت بەڵام تەکۆشانی ژنانیش هەیە لەبەر بەڕای من ئەوە لە 42 ساڵەی ڕژیم سەرکارە ڕاستە زەختێکی زۆر هەبوو لەسەر ژنان بەڵام ئێستا ژن تەسلیم نەبوو لە ئەو ساڵانی دایدا ئیدی تەکۆشانی ژن هەلوەستی ژن
ئەعترازی ژن لە مەدان دەبێت چونکی تەنیا ژن لە مەدان ئەتوانێت داخوازە مافی خۆی بکە دەگەڕم لە و ئێوە بگێ هاوڕێ مافی بەلاوێژ خۆی ئەو ببڕوای ڕۆژنان ئێوە هەڵ دەدەن لە شەقام بن لەسەر لە خەباتی شەقام ژنانی داخواز بکەن کوردستان لە و شەقام مافی خۆیان تایبەتمەندیەکانی بەدەست بخێنن. لێکدانەوەتان چییە؟ ئەم پێشتر ئیجازەم پێ بدە تێبینێکمەیە لەسەر قسەی و هاوڕێیەمان گەرچێم باسی پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی ژنانم کرد ئەمە وەکو وەسیلەیەک وەکو کەرەسەیەک کە بۆکە ژنان تێیدا کۆبنەوە سازمان بدرێن. بەڵام من پێم وایە ژنان بۆ ڕزگاری خۆیان ئالتەرناتیوی ژنان ئالتەرناتیوێکی جیاواز نییە لە ئالتەرناتیوی کولی ینی چینی کرێکار و چەساوە لە کۆمەلگادا. بۆیە دەمیست ئەوە منە تێبینیم هەبوو کە ئالتەرناتیوی ژنانی کرێکار و زەحمەتکێش هەمان ئالتەرناتیوی چینی کرێکار و چەساوەیە بە ئۆفۆقێکی سۆسیالیستیەوە بۆ ینی بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی بۆ نابودکردنی سیستمی سەرمایهداری و کاپیتالیزم و مالکیەتی خصوصی. ئەم ئالتەرناتیوە هەمە ئالتەرناتیوی کارگەریە سۆسیالیستیە کە کولی چینی کرێکار بەژن و بە پیاوە خەباتی هاوبەشی بۆکەن. ئەوەی من کەمە بەستم بوو وەکو کەرەسەیە وەکو وەسیلەیەک کە بۆکە ژنان لە چارچەوەی ماڵ بێنە دەرێ و بتوانن هێزی خۆیان ببینەوە لە ناو کۆمەلگادا. بڵێ ئەگە بین لە ئیدامەیەوە باسا دەتوانین باسی خەباتی ژنان لە کوردستان بکەین. هەر لە سەرەتای هاتە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بەهۆی ئەوەی کە لە کوردستان ئازابی سیاسی بە تایبەت جەرایانی کۆمەڵا وەکو جەرایانێکی کۆمونیستی ئازادی خواز و بەرابەری تەڵەب وجودی هەبوو فعالیەتی کرد خەباتی ژنان لە کوردستان زۆر جیاوازتر بوو لە دەرەوەی کوردستان. خەباتی ژنان لە کوردستان هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد تایبەتمەندی بەخۆی هەیە بەهۆی بوونی حیزبە سیاسەکان خەباتی چەکدارانە هەروە شۆڕشی مقاومەتی خەڵکی گشتی خەڵکی کوردستان لە بەرابەر کۆماری ئیسلامیدا قۆناغی خەباتی ژنانی چەند قەدەم بەنسبەت دەرەوەی کوردستان لە ئێران بریۆتە پێشیان. خەڵکی کوردستان ڕێکخراوەترە، خەڵکی کوردستان سیاسیترە، خەڵکی کوردستان تەجروبەی پێکەنانی شۆڕایی هەیە، پێکەنانی کۆمیتەی ژنانی هەیە، تەجروبەی خەباتی چەکداری و سیاسی هەیە، تەجروبەی ڕێکخراوەبوونی هەیە. ئەمانە هەموو تایبەتمەندینەوە دەستکەوتن. بەڵام سەرڕای ئەو تایبەتمەندیانە هێستا ئێمە ڕێگایەکی دوور و درێژمان لەبەرە بۆە کە بتوانین تەواو ژنانی فەقیر و ژنانی تەکسەرپەرست و ژنانی کرێکار و بێکار و خانەدار و ژنانی دێهاتی و حاشیە شارەکان بتوانین ئاگا بکەینەوە بتوانین سازمانیان دەینوە لە ڕێکخراوەهایی کە بەو جۆرێک وەکو وەسیلەیەک مناسب بێ ئەوان تێدا کۆبنەوە. مەسەڵەن ئەس جملە پێکەنانی شۆڕا لە کوردستان زۆر هاسانترە تا بتوان بڵم تا بلوچستان، چۆن کوردستان تەجروبەی ئەوەی هەیە. ئەمانە هەموو تایبەتمەندین و دیارە ماوانەی زۆریش هەیە کوتم پەرهەنگی پیاوسالاری لە کوردستانیش دەور و نەخشی زۆری هەیە. بۆیە ئێمە دەبێ کارێکی وا بکەین کە خەبات بکەین یعنی احتراز بکەین تاریخکەین بەدژی پیاوسالاری. قەتڵی ژنێک یا تونوتیژی لە ئەلەی ژنێک بە مەسلەیەکی تەنیا ژن یا خانەوادەکە نەزانین بەکو بە مەسلەی کولی کۆمەلگای بزانین، ئیدانەی کەین، احتراز بکەین بۆ کە ئەم تونوتیژیانە کەم بدەوە بۆ ڕێکخراوە پێکبێنین، لەگەڵ ڕێکخراوای مەدەنی هاوکاری بکەین لەگەڵ باقی ئەنجومەنها و توزانم تەشەکولهای دیکە کە لە کوردستانن هاوکاری بکەین، متحید بین، متشەکل بین بۆ ڕۆژی 8 مارس هەموو بەیەکەوە ژنان لە کوردستان دەتوان ئەو ئیمکانیان هەیە بچن ڕۆژی 8 مارس نەتەنیا ڕێزی لەو ڕۆژە جیهانی بگرن،
وەکو نفرەت و بێزاری خۆیان لە هەڵاوارنەی جنسیەتی لە کۆماری ئیسلامی لە قانونی ئاپارتایدی جنسی لە دژی قەتڵی ناموسی لە دژی تند و تیژی دەرببرن. ئەمانە هەموو تایبەتمەندی هایەکن کە بە نیسبەتێکی زۆر گەرچی مۆشکلات و ماوانە هەیە فەرهەنگی پیاسالاری نادینە هەیە، بەڵام بە نیسبەتێکی زۆر دەستکەوتایەکن کە لە توولی 4 خەبات و تێکۆشانی بێوچانی خەڵکی کوردستان و حیزبە سیاسەکان بەدی هاتووە. باوە هاوڕێ پەیمان بە بڕێ ئێوە خاڵە لاوازەکانی جوڵانەوەی بزوتنەوەی ژنان و ڕێگە چارەکان کامانن؟ بەڵێ پێشکار منیش باس لێ بکەم، یعنی وەک تێبینیەک هاوڕێمان باس کرد، من مابەستم لە کاتی باسی ئالتەرناتیفی ژنان ئەکەن، مابەستمان ئەوە نییە و ئالتەرناتیفی ژنان جیاوازترە لەگەل ئالتەرناتیفی هێزی شوورشکەر یا لەگەل کۆمەڵگا. لە ئالتەرناتیفی کاتێمە باسکەین ژنان پێویستە ڕێکخرا ینی سازمانی مستەقلی ژنان بخۆیان هەبێ بێگومان، چونکە ئەوڕۆ ژنان تەنیا شان بشانی پیاوان تەکۆشان ناکەم، ژنان پێشەنگن، ئیدی ئەو ئاستەیانش تێپەڕاندووە، ژنان پێشەنگن، حتا لە بنێڕنیدی ژنان دی سیاسەترا دشار دی چێکداریدا پێشنگتی کۆمەڵگادا ژنان پێشنگن دەبەرکۆ ئێمە باسی ئەو ئالتەرناتیفە ئەکەن کاتێک و ژنان سربەخۆ بن، سیستەمی ژنان بخۆی هەبێ، ژنان لەوێدا پەروەردە ببن، ژنان ئاکادەمی بخۆیان هەبێ کۆ بڕاستی پەروەردەی کۆ دواری سیاسی دواری کۆمەڵایەتی ژنان لەوێدا پەروەردەکردن و بە ئالتەرناتیفێک و پێویستە مافی ژنان چ بێ لەبەر نمونەی شۆرەشمدا، یاری گوتم لە هەموو شۆرەشاندا چاو لێ دکن دوای ژن مافی خۆی بەدەست نەخستوویە، دەبەر و کاتی و ئالتەرناتیفی ژنان دەبێ ئەو ئالتەرناتیفە پێشەنگتی کۆمەڵگا ئەکێ، پێشەنگتی شۆرەش ئەکێ، تەنیا ژن جارێکی تر دوای شۆرەش ناگەڕێنەوە بۆ جیگەی قەبل. ئەبە زۆر گرینگە، ویستم ئیشارە پێ بکەم لەبەرێ دیتر، یعنی تایبەت خاڵە لەوازیەکان لە سەرەتا دەش باسم لێ کرد. یەک خاڵە لەوازەکانی ژنان کۆ ئێستا تەکۆشانی ئێمە یەکگرتو نییە، هەمومان لەسەر یەکگرتو قسە ئەکەن، چونکە ئێمە دەزانن ڕەمزی سەرکەفتنی ژنان یەکگرتنی ژنانە، چۆن ئێستا ڕەمزی سەرکەفتنی گەلی کورد ئێمە باسەکەن و یەکگرتنی گەلی کووردە ژنانژی بە هەمان شێواز. بەڵای من ژنان زۆرتر ئەتوانن یەکگرتو بن، ڕێخستنکردن بن، چونکی ئێستا ژنان هەمووەکە ژن، تایبەت ئەگەر وەکە ژنانی کورد چاو لێ بکەن، هەمووەکە ژن هەمووەکە کورد ئێستا لە ژێردەستن، وەکە نەتەوی کورد کۆ هیچ مافێکی بۆیە نینە و دە هەمان وەختە وەک ژنان ژن سەرکوت دەبە بە هەموو شێوازی زیهنیەتی کۆنەپارێزی پیا و ساڵاری، زیهنیەتی دەوڵەت کۆ هەمان زیهنیەتی پیاوە، لە ئەمەدا ئێستا ژنان قوربانی ئەساسینە. بەڵام خاڵە لەوازی کۆ تەکۆشانی ژنان هەیە، ژنان ینی زۆرترین هەزینە ئەدن، بەڵام بە گۆرەی پێویست یەکگرتو نەبوونە، بە گۆرەی پێویست ڕێخستنکردن نەبوونە، خاڵە لەوازەکە بە گۆرەی پێویست ئەو ڕێکخرای و پێشکەتنە چ لە ژنانی لە ناو ئەحزاب سیاسیدا، چ ژنانی کۆ وەک فەعالن لە ناو کۆمەڵگەدا، ڕاستە تەکۆشانێکی زۆر هەیە، بەڵام بە گۆرەی پێویست نەمانتانیوە ژنانی لە ناو هەر بنەماڵەیەکی ڕێخستنکن بکەن، هوشیار بکەن کۆ ئەو هەموو ژن بە یەک دەنگی بە یەک ڕەنگی داخازی مافی خۆ بکەن. ئەمنا بگومان ئێستادا باسی سەرکەفتنی ژنانمان کرد، تەکۆشانی ژنانمان کرد، ئەوە کو بەرچاوە، بەڵام خاڵی لەوازی و پێویستە ئێمە هەوڵ بدەن ئەو خاڵە لەوازیانەش تێپەڕ بکەن، چونکە لەبەر ئێژن ژنان ئەوڕۆ ینی ئەبن کاتی ئێمە ئێژن پێشەنگن، پێویستە لە ئەو پێشەنگتیەدا ئەگەر یەکگرتو و ئیتحادیان نەبێ بەڕاستی ئەو تەکۆشانە پارچەیە. لە ئەو 40 ساڵەدا ئێمە باسی تەکۆشانی ژنانمان کرد لە ئیراندا، ئەمە چاون لێ بکەن یەکگرتنێکی لەسەر فکرێکی ئەساسی نەبووە، ئەوەیە کۆ ئێستادا ژنان نەتانی بۆ مافی خۆیان بەدەست بخێنن، تەکۆشانیان کردە بەدیلیاندایە، قەتلی عام بوونە لە هەموو جگەیەدا بەدیلیانداوە، ژنانی قەهرەمان دەرکەتنە، ئەمە ئەو هەدەفی ئەساسی پێک نهاتیە. لەبەرەوە ئەوەنە خاڵی لەوازن کۆ پێویستە ئێمە لەسەر کار بکەن، تایبەت ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئیرانداژی، یعنی پێویستە ئێمە زۆرتر کار بکەن، یەک ژنان پەروەردە بکەن، ژنان زۆرتر لە مافی خۆیان هەشیار ببن،
دایک مثلا ئەوڕۆ ئێمە باسی زەواجی دە تەمەن بچووکێکن وانە مەسە ئێژین کۆ زەواجی دە تەمەن بچووک ژنوسایتی ژنانە بڕاستی مثلا قەتلی عامی ژنانە زەواجی دە تەمەن بچووک ئێستا ئیران ڕێژیم بۆ ئەوەندە ئیسرار دەکە قانونی زەواجی دە تەمەن بچووکدا بپارێزە دە ئەمری 13دا بێ لە حتا لە ئەوەژی کەمتر چونکە بە منفعەتی ئەو سیاسەتەیە یعنی ژن مناڵتیدا مشکی داگرێکە ئەمە پێویستە هەوڵدانێکی زۆرتر بدەن کۆ دایک و باو هشیار بمن بەڕاستی کۆ بخۆیان قوربانینە مناڵی خۆیانژی قوربانی ئەو سیاسەتە ئەو زیهینیەتە نەکەن ئەڤنە خاڵین هێشتا خاڵین دەوازن بێگومان هەوڵدان هەیە بەڵام پێویستە هەوڵدانی ئێمە زۆرتر ببێ ئێستادا ژنان باسی کوشتنمان کرد لەژێر ناوێ ناموس قەتلی عام دەبن ئەمە هێشتا پێویستە ئێمە هێزی پاراستنی ژنان پێش بخینن هێزی پاراستنی ژنان هەیە پێویستە ئێمە بەرفراوانتر بکەن وا بکەن کو هەر ژنێکی بتوانێت خۆی بپارێزێ لە دژی ئەو ذهنیەتە خۆی بپارێزێ دۆڕوبەری خۆی بپارێزێ هەم دوواری فکری خۆی بپارێزێ هەم دوواری فیزیکی خۆی بپارێزێ ئەوەنە زۆر گرنگن ئێستا چونکە ذهنیەتێکی تەجاوزگەری وەک دەوڵەت لەسەر کارە هەر ڕۆژ ژنان ئەکوژێ و ژنان قەتلی عام دەکە و ئە ذهنیەتە مەشروع دەکە ji بۆ بەڕایە من ئێستادا ڕەمزی سەرکەفتنی من لە جیهاندا چاو لێ بکەن و تایبەت لە ئیران و ڕۆژهەڵاتە پێویستە ئێمە یەکگرتوو بن لە ئێستادا مەسەلەن وەک تایبەت وەک ئەحزابێن ڕۆژهەڵاتی کوردستانیش ببینێن ڕۆژهەڵات ئیران ئێستا زۆرتر لە هێزی ژنانی کورد ئەترسێ لە هێزی گەلی کورد ئەترسێ چونکە گەلی کورد ژنانی کورد خاوان ئالتەرناتیفن خاوان هێزن لەبەر وێ هەوڵ دەدە زۆرتر زەخت لەسەر گەلی کورد و ژنانی کورد بکەین پێویستە مەسەن خاڵی لاوازی ئەمەژ ئێمە تا ئێستا وەکە ژنانی کوردنە و ئەحزابێن سیاسیدا بە گۆرەی پێویست یەکگرتو نەبوونە مثلا لە هەشتی ئادار ئێستا چاو لێ بکەن ئەو ساڵ ڕەنگی هەشتی ئادار پیرۆزکردنی هەشتی ئادار لە ڕۆژهەڵاتی کوردستان جیاواز بوو لێ ماکوو لە کێرماشا لە سنە ژنان دەنگی خۆیان بەرز دکن حتا چەند ساعت پێش ئەمە ببینن ڤیددیۆی کۆبڵاو ببوون یعنی هاوڕێیانی کول لە ناو خۆدێ ڕۆژهەڵات پێکەوە هەشتی ئاداریان پیرۆز دکن و لە پەیامی تەکۆشان پەیامی سەرکەفتن ئەدن بەڵام تا ئەو خاڵی لاوازیانەژی کۆ ئێستا بە گۆرەی پێویست ئێمە نەمانتوانیوە یەکگرتوو ببن نەمانتوانیوە کۆ دەنگی مە بە بۆنەی هەشتی ئادار 25 مژدار حتا هەر ڕۆژ کوشیدێت لەسەر ژنان هەیە بە یەکگرتووی تەکۆشانمان هەبێ لە هەموو جگەیدا دەبەر گرینگە ئێمان لێرەدەش زۆر هەوڵ دەدەن کۆ تەکۆشانێکی یەکگرتووی لە سەرەتا لە ناو ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گشتی کوردستاندا بڕحی نەتەوی ژنانی کورد بە یەکگرتووی ماتوانن پێشەنگتیەکی خۆرتر بکەن پێشەنگتیەکی باشتر بکەن بەڕای من ئەv گرینگە وەک پەیامی داریژی کۆ ئێمە ئەو پیشبینیە دەکەن کۆ ساڵی 2022 ساڵێکی زۆر جیاوازە ساڵی پێش ئێمە ساڵێکی زۆر جیاوازە هەم بۆ گەلی کورد هەم بۆ ژنان زەخت زۆرتر دەبێت لەسەر ژنان بەڵام تەکۆشانی ژنان بەرزتر دەبێت ئەوە جیگەی خۆشحالیە جیگەی هێز و مۆڕالە کۆ ژنان بێدەنگ نابن لە هەموو زەختێک و لەسەر ژنان بڕێوەچی بەڵام ژنان بێدەنگ نین هەڵوەست نیشان دەدن تەکۆشانەکەن ئێمەژی کۆوەکە کەسانی پێشەنگ خۆ بەناو دکن وەکە هێزێن شۆرشگەر کۆ پێشەنگی ئەو کۆمەڵگەنە پێویستە هەوڵ بدەن یەکگرتووی خۆمان ئاوا بکەن کۆ پێشەنگتیەکی ڕاست بۆ کۆمەڵگە بکەن کۆمەڵگەی ئێمەژی چاوەڕێ ئێستا ژنا گەل بەڕاستی لە ناوخۆ یەکگرتوویە پێویستە ئێمەش زۆرتر ئەو یەکگرتوویە ئاوا بکن و بپارێزن بێگومان گوتمیانی ئەوە کاتی مابەستم وانە کۆ هیچنینە هەیە پەیوەندی تەکۆشان لەگەل بەرنامە بەشدار بووین ئێستا کۆمە لە یەک بەرنامەدا قسە دەکەن ئەوە معنای ئەوەیە کۆ بڕاستی مە دەزانن دەردی ژنان دەردی ئێمە کۆ وەکە ژن یەکە پێویستە یەکگرتنی ئێمە هەبێت لێرەدا دانیشتونە باس لەسەر دەکەن بەڵام پێویستە ئەوە خۆرتر بکەن پێویستە ئەوە بەرفرەوانتر بکەن بەڕای من بە ئەو هەوڵدان بۆ ئەو تەکۆشانەی مە ئەتوانن 2022 بیکەین قرنی ینی قرنی 21 کوژنان تێدا سەرکەفتوو بن ساڵی 2022 ساڵی 2023 ساڵانی کۆ ئێمە تەکۆشان بەرزتر بکەن یەکگرتوو بن خاڵە لاوازیەکان هەوڵ بدەن تێپەڕ بکەن و لەسەر خاڵە بەهێزی ئێژینان زۆرتر ڕێخستنی خۆمان فراوانتر بکەن لە ئەو باوەریە دەمە کۆ بڕاستی شۆرەشی ڕۆژهەڵات شۆرەشی ئیران بەدەستی ژنان پێکتێ ژنان پێشەنگن بە شۆرەشی ژن شۆرەشی کۆمەڵگە مسۆگەر ئەبێ ئەوەژیش بۆمە گرینگە ئەو ئێمەش لە ئەو باوەریادانە کۆ
ساڵی پێشتەژی تێکۆشانی خۆمان بەرزتر بکەنەوە و ڕحی یەکگرت و خۆرتر بکەنەوە. جارێکی زۆر سپاس دکن و بەشداری ئەو بەرنامەیە بوو. سپاس. هاوڕێ گەلاژۆ ئاوا بەرودۆخێکدا ئەرکی سەرەکی بە دەرەجی یەکەم ژنان پاشان ڕێکخراوە مەدەنیەکان چۆن و لە چ ڕێگایەکەوە دەتوان خۆیان ڕزگار بکەن؟ بەڵێ پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە لە خەباتی ژنان جیاوازنە لە خەباتی چینایەتی، بۆیە پێم وایە شۆڕشی داهاتوو تەنیا شۆڕشی ژنان نییە، بەکو شۆڕشی کولی چینی چاوساوەیە بە ژن و بە پیاوەوە، بەڵام بەمەرجێک کە ئەم ژن و پیاوە بتوانن لە ڕێکخراوەهای تایبەتی خۆیاندا یەکگرتوو بن. و یەکێک لە مشکلاتێکە یا خاڵێکی لاواز کە زۆر بەرچاوەوەیەکە فاصلەی بین خەباتی ژنان، یعنی قسەبێژی ژنان لە دەرەوە زۆرتر ژنانی ڕووناکبیرن. ئەو ژنانی ڕووناکبیرە پەیوەند بەهۆی هەلومەرجی تەبعیدی و با سەرکوبی کۆماری ئیسلامی دووری لە کوردستان ئەو پەیوەندی نزیکە نیە لەگە خەڵک، بۆیە ئێمە دەبێت پەیوەندێکی تەنگاتەنگ لەگەڵ ژنانی خودی کرێکار و زەحمەتکێش لە حاشیە شارەکانەوە بگرە، ژنانی خانەدارەوە بگرە پێک بێنین. ئەو لە بەتنی خەباتی چینایەتی و خەباتی ژناندایە کە ڕێبەران و فعالینی جمشای کارگەری و جوڵانەوەی ژنان پێک دێ. ئێمە پێمەوان نەبێ ئێمە دەتوانین پلاتفۆرم بنووسین، ئێمە دەتوانین قسە بکەین بۆ کولی ژنانی چەساوە لە ئێران یا لە کوردستان، بەکو ژنان بۆ خۆیان دەتوانن لە بەتنی خەباتێکی چینایەتیدا لە نێو کۆمەلگادا بتوانن یەکگرتوو بن و متحد لەگەڵ هاوچینەکانی خۆیان ببن بە ئالترناتیڤێک لە مقابل کاپیتالیزم و دەوڵەتی کۆنەپەرست و زیدژنی کۆماری ئیسلامیدا. هەروەکو یعنی ئەو پرسیارەش ڕەتی هەیە بۆ باسێکە کردم، بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو ئازادی خوازێک و یەکسان خوازێکە کە مەسەلەی ژن بە مەسەلەی خۆی بزانێ لە ژن و لە پیاو. کێشەی ژن تەنیا کێشەی ژن نییە، بەکو کێشەی کولی کۆمەلگایە. مادام کە نیوەی کۆمەلگا کە ژنان کۆی لەبن، بێگومان ئەوە 100% تەواو کۆمەلگا کۆیلەیە. چۆن ئازادی ژنان، ڕزگاری ژنان یعنی پێوانەیەکە بۆ ڕزگاری ئەو کۆمەلگایە. چۆن دەتوانین ئێمە دەم لە ئازادی بکەین بدەین و بڵین کۆمەلگا بەرەو ئازادی چوە بەخەرە دەوڵەت ڕووخاوە مادام کە ژنە هەر کۆی لەبن. بێگومان ئەگەر کۆماری ئیسلامیش بڕوخێ و ئینقلابێکش بکرێ لە جێگایەک ئەوە نەقزی هەیە. چۆن دەوڵەتی لیبی ڕووخا مثلا قەزافی کە دیکتاتۆری بوو، بەڵام وەختە دەوڵەتی کۆنەپەرستە دووبارە حادسەکان لە ڕۆژی یەکەمدا دوژنەی کردە قانونی، یعنی هەر لە ڕۆژی یەکەمدا ڕایگەیان کە دەوڵەتێکی زۆر کۆنەپەرست لە قەزافی هاتووە سەرکار، کەوا بوو ئەرکی سەرشانی هەموو کۆمەلگایە بە پیا و بەژنەوە، بە کرێکار و بە ماوەستاوە، بە ژن و بە پیاوەوە، کە مەسەلەی ژن ڕزگاری ژن بە مەسەلەی کولی کۆمەلگا بزانن. ئەوەش خەباتێکی چڕ و پڕ و چینایەتی پێویستە. بۆ ئەوە پێویستە کە ئێمە ئەو ئاگاهیە بدەین بە کۆمەلگا کەیتر خەباتی ژنان جیانەکەینەوە لە خەباتی پیاوان. گەرچی دەکرێ ڕێکخراوی جیاوازی ژنانمان هەوێ بۆ کە ژن قودرەتی خۆی، هێزی خۆی، باوەڕ بەخۆی لە نێو کۆمەڵدا ببینێتەوە. مادام کە ژن باوەڕی بەخۆ نەبێ، مادام ژن کە پێی وایە دەبێ هەر ژێردەست و ژێر چەپۆکی پیاو بێ، زۆر زەحمەتە ئەمانە بتوان ڕێکخراو و سازمان بدرێن و ئازاد بکرێن. چۆن ئەگەر کۆیلەیەک ئاگا بێتەوە کە وەکو کۆیلەیە نیوەی لە زنجیری کۆلەیەکی پساندووە،
مادام کە ئاگانە بێ ناتوانێت قەدەم هەگرێ بۆ پێکەنانی ڕێکخراوە بۆ ئاڵوگۆڕ کەوابوو ئەمە ئەرکی تەواو هەسووڕاوانی مەدەنی و هەسووڕاوانی زوڵانەوەی ژنان و بەژن و بە پیاوەیە کە کێشەی ژن بە کێشەی کۆمەلگا بزانن چۆن بەوێ بەشداری ژن هیچ شۆڕشێک سەر ناکەوێت بۆ کە ئەم شۆڕشە سەرکەوێ دەبی هێزی ژن ئازاد بکرێن دەبێت لە چوارچێوەی ماڵ بێتە دەرێ دەبێت لە ڕێکخراوەکانی مەدەنیدا حزوری هەبێ بۆ دەبێت بۆ خواستی ویستەکانی خۆی شان بەشانی هاوچینەکانی خەبات بکە خواستی ژنان برنەسەری حەقدەست مەسەلەی بیمەی بێکاری یا دەرمانی ڕایگان یا حەقی تەلاق حەقی حەزانەت یا قەدەغەکردنی ئەوەی کە منداڵ لە تەمەنی ژێر 15 ساڵەوە بەشوو بدرێ ئەمانە هەموو خاستایەکی کۆمەلگایە خاستایەکی کولی چینی فەقیر و هەژارە بەژن و بە پیاوەوە بەکەوابوو ئەرکی هەموو هەڵسوڕاوێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و مەدەنی چ لە ژن و لە پیاو ئەوەیە کە کێشەی ژن بە کێشەی خۆی بزانێ چۆن مادام کە ژن کۆی لەبێ بێگومان کۆمەلگا شەر کۆی لێ بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێیان گەلاوێژی ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامی نوێنەرایەتی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و هاوڕێ پەیمان ئەندامی دەستێ و بەڕێوەبەری کەژار سپاس بۆ بەشداریتان هاوڕێیان دیسان هەشتی مارسان لێ پیرۆزبایی دەکەم زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ لێوەش پیرۆزبە هەشتیادەر کرێکاران زەحمەت کێشان ژنانی ئازادی خواز و تێکۆشەر بەرپاکردنی هەرچی بەرینتر و شکۆدارتری جەژنی جیهانی ژن نەک هەرڕاگەاندنی هاوخەباتی و هاوپشتی چیناتیمانە لەگەڵ ملیۆنها ژن و پیاوی ئازادی خواز و پێشکەوتوو لە سەراسەری دنیا لە دژی بێمافی ژنان بەڵکو لە هەلومەرجی ئێستای ئێراندا بەشێکە لە خۆراگری و ڕاوەستاویتان بەرامبەر بە دەسترێژی و هێرشی وەحشیانەی بورژوازی و کۆماری ئیسلامی بۆ سەر ژنان بەرپاکردنی هەرچی بەرینتری ئەم جەژنە ناڕەزایەتیە بە بێمافی و کۆیلەتی ژنان بە نابەرابەری نێوان ژن و پیاو بە کۆنەپەرستی بە دابوو نەریت و یاسای دواکەوتوانە بەرپاکردنی مەراسمی ڕۆژی 8 مارس خەباتە لە دژی حیجابی زۆرەملی خەباتە لە دژی هەر چەشنە بێمافیەک کە بەسەر ژناندا سەپێنراوە و لە یەک کەلامدا خەباتە بۆ دابینکردنی مافی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بۆ ژنان ئێمە هەموو کرێکاران و زەحمەتکێشان و هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز بانگەواز دەکەین کە لەم ڕۆژەدا عەزم و ئیرادەی شۆڕشگێڕانەی خۆیان بۆ وەدی هێنانی کۆمەڵگایەکی بەرابەر و ئازاد بێنە مەیدان و دەنگی ناڕەزایەتی خۆیان تێکەڵاو بە دەنگی ناڕەزایەتی ملیۆنها ژن و پیاوی شۆڕشگێڕ لە سەراسەری جیهاندا بکەن بژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بژی خواستی ئازادی و بەرابەری هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانیاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆژینێکی بێبەرهەم 8 مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی
دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی کە و ژند و بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەڵان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکزانی